بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. آمين. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار فقنا عذاب النار فقنا عذاب النار. خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی سی گەوهەر، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا لە ئێوەی ئازیز و خۆشەویست و لە برای ئازیز و خۆشەویستم کاکە پەیوەند. طبعا بەرنامەی ئەمڕۆمان بەرنامەیەکی زۆر تایبەتە بێت، دوای حەڤەی ڕەمەزان، هەژدەی ڕەمەزان دێت. بۆ یاڵین دوای حەڤەی ڕەمەزان کاک پەیوەند گوێم لێ بوو، ئاگام لێ بوو باسی غەزای بەدرتان کرد، دەستان خۆش بێت. ڕۆژی دوای غەزای بەدر هەبێت چست و چالاک و بەهیممەت بین ئینشاءڵڵا ئێمە، و لە هەژدەی ڕەمەزان و ئیتر نۆزدەوە کەوینە بیست ئەکەوینە ناوشەوەکانی قەدر بەڕاستی بێ زۆر ئامادە باشی بۆ بکەین پشت بەخوای گەورەوە هەوڵ بین چیمان لە دەستیە لەم کۆتایی دەڕۆژەی مانگی پیرۆزی ڕەمەزانە لە قورئان و لە زیکر و یادی خوا ئینشاءڵڵا ئەنجامی بین. فەرموو کاکە پەیوەند. بەڵێ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان، خۆشحاڵین کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و گاندینە هەژدە و ئینشاءڵڵا 19 و 20 ڕەمەزانیش ئینشاءڵڵا. خۆشەویستان، ئەمڕۆ لە تەوەرەی یەکەممان، تەوەرە ئاینەکەمانە باسی بەخیل و باسی حەسادەتەکەی. تەبعاً حەسادەتیش وەکو هاتووە لە فەرموودەکانە سەری هەموو گوناهەکانە. کاشێخ ئاوا هاتووە جا لە سیرەیە هاتووە فەرموودەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دووسێ شوێنی جیاوازە وتی ئێستا کەسێک یێتە ژوورەوە و ئەهلی بەهەشتە. ئەمە غیبتەیەکی دروست کرد، غیرەیەکی دروست کرد لە ناو سەحابەکانە. بۆ یەکێک لە سەحابەکان ئەفەرمێ بە بەهانەی ئەوەی کە باوکم دەری کردوم لە ماڵ، ڕوخسەتم لەو کەسە خواست بۆ ئەوەی کە بزانم چی ئەکا بۆ منیش بیکەمەوە و ئاوا پێغەمبەری خوا مژدەی بەهەشتم پێوە. ئەفەرمێ چوومە ماڵەکەی سێ شەو مامەوە و بینیم جگە لە نوێژە فەرزەکان و سونەتەکان ئەخەوێت تا بەیانی. دوایی پێم لە دڵی خۆماوەتم ئەم کەسە زۆر بێکردەوەیە، کەسێکە کە هیچ تیکی پاڵێن جیاواز و شتێکی ئیزافەی نییە. بۆیە لە کاتی ڕۆشتنە من ئەم قسەیم کرد بە کەسەکەم و دوتم تۆ چی وای لێ کردووی کە ئاوا مستحقی بەهەشت بیت و پێغەمبەری خوا باست بکەوە؟ ئەویش وتی من یەک شتم هەیە، ئەویش ئەوەیە کە شەوان ئەخەوم کە سەرەکەمە سەرینەکەم گەردنی هەموو کەزازاکەم، بەخیلی بە کەس نابم. ئەوانەی کە ماڵیان هەیە ئەپاڕێمەوە لە خوای گەورە کە زیاتر بەرەکەتی پڕژێ بەسەریانە، ئەوانەی کە نیانە بۆیان ئەپاڕێمەوە کە خوای گەورە پیان بدا. بۆیە حەسوود نیم. بۆیە لە فەرموودەشە هاتووە هەر کەسێک حەسادەت لە دڵی خۆیان لابەرێ مستحقی بەهەشتە بێت. طبعا کاکە پەیوەند من لەناو ئەو فەرموودەی کە باسە کرد ذهنم بۆ شتێکی تر چوو. هەر پێشگە لە بابەتەکەمان کامڕۆ بابەتێکی زۆر گرنگە حەسوودی، چووکە بە حەقەت یعنی ئاگری چاکەکانە سووتێنێت. اینجا حەسوودیش ئێستا زۆر زۆرە، چووکە هەیە دەسەڵاتی هەیە نیەتی هەیە پارەی هەیە نیەتی، جیهانێکی مادی زۆر خراپیش دروست بووە کە خەڵک ڕەچاویشتە معنەویەکان ناکە، ڕەچاویشتە مادیەکانەکە. لەبەرەوە هەر وەختێ تۆ چاوچۆ سەرم مادە و دنیا دائیمە تووسی حەسوودی بێ، ئەمە ممکن نییە. شوێنی وا هەیە بە مەنتیقە هەمووی حەسوودە کاک پەیوەند. ئەمە نەخۆشیە بڵاوە بێتەوە، یعنی هەر نەخۆشیە تەشەناکە ناو خەڵکە. بەڵام لە ناو فەرموودەکە شتێکی زۆر جوانی تایە. باشە سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەمەنە گرنگ بۆ بەلایەنەوە کە پیانسەم فەرموویەتی فڵانە کەس ئەهلی بەهەشتە، تۆ بڕۆی سێدانە ڕۆژ لەو ماڵە بمێنیتەوە بزانی ئەمە چییە کاتە ئالی بەهەشت بێ منیش بیکەم. ئایا ئێمە ئەوەنە بە گرنگیەوە سەیری سیرەت و سەیری سونەت و سەیری قورئانەکەین بزانین چ شتێکی تایبمان با بۆ بەهەشت دوای بکەوین؟ ئایا یەک سەعاتی عومرمان دانین بۆ ئەوەی کە بەڕاستی بەجددی دوای ئەو شتانە بکەوین و تا جێبەجێ بکەین کە سەحابە چووە سێ ڕۆژ لەو ماڵا ماوە تۆ بزانم پیاوە چییە کە تا ئاهلی بەهەشت بێ. بەڕاستی زۆر جوانە و فەرموودە. بەڵێ خۆشەویستان، ئەمڕۆ بەس شێف نەریمانیش لە مەتبەخەکە ئیشەکات. شێف نەریمان، سەلام عەلەیکوم.
جارە پێمان بڵە بۆ بەتەنیایت. سڵاو ڕێز بۆ هەموو لایەک سلام سەرچاو کاک پەیمانجان. وەڵا ئەمڕۆ کاک دیارە تۆزی ئیشی هەبوو ئیشێفەکانی کوردستان بەڕاستی ئیتر مەجای نەبووی وەڵی پێم ناکرێت تەلەفۆنی بگرمتی وەڵی ناساوتم ئاسە هەمەیەکی شەنە کێشە نابێت. تۆ بەتەنیا فریای ئیشەکانەکەویش. بەڵێ بەڵێ بەتەشیت ئەمە لە مەطعەما بوون و منە جارێ فریای 100 نەفەرەکەی 200 نەفەرەکەی ئالێرە شتێکی بەسیتە کاک دیار بێ و نێ مشکلەمان زۆر باشە. با بزانین ئەمڕۆ چی ئەەکەی خواردنی ئەمڕۆ چییە؟ دێن سەیری پێکاتەکانیەکەی بەڵام زۆر باشە لەسەرەتاوە با بزانین چیت هەیە. ئێمە تاکی تۆسمان هەیە ئەمڕۆ تاکی تۆس. بەڵێ تاکی تۆسمان هەیە تاکی ناوەکان تاکی تۆسمان هەیە لەگەڵ ماکەرۆنیەک ماکۆڕین بە سۆسی بەشەمێل. وەڵام من تاکی تۆز لێرەوە هەر بە وەکو هین وەکو نیسکەم بینی نازانم هەڵە نیسکە چێ لە دوو ماکەرۆنێکمانێ بە سۆسی بەشەمێل سوبێکی پیازمان هەیە. سوبی پیاز. سوبی پیاز زەڵاتەیەکی فەتوشیشمان هەیە. باش ئەوە ئینشاڵڵا دوایی دێن لە سەرەتاوە شتەکانمان هەمووی بە باسەکەیت ئینشاڵڵا بەوەی گلەیمان لێ نەکەن و کابانەکانی ماڵش ئینشاڵڵا شتەکەی تۆ ببین و لاسایت بکەنەوە لانیکەم ئینشاڵڵا بەمێنی خوا. شێخ ئەبێ بەخێرەتی ماوەسا محەممەد شاهۆکەین. بەڵێ کاکە محەممەد یاخوا بەخێر بیت خوای گەورە مۆفەقت کاتۆش لەوەی کە ئەهلی قورئانی ئەهلی فەزلی ئەلحەمدوللیلا وە شکرانەیە بێ کە ڕەنگە کەسانێک هەبن کاک شێخ بەڵێ لە نمونەی کاک محەممەد ئێستا باوا بڵێن نەزانم بەچیەوە سەرقاڵن جادەکان بپێون و عەموودەکان بژمێرن و لە بابەتانە بەڵام کەسێکی جوانی وەکو کاکە محەممەد مەشەڵڵی قورئان خوێندن و فێربوونی قورئان و دەنگخۆشی و ئەمانە کاتەکانیشی تەنانەت ڕەنگە بەشی نەکەن وایە؟ بێگومان ئەرەوەڵا باشە چەند ئاەتێکمان لە قورئانی پیرۆز پێشکەشکە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الله نور السماوات والأرض مثل نوره كمشكاة فيها مثل نوره كمشكاة فيها مصباح المصباح في زجاجة الزجاجة كأنها كوكب شجرة مباركة يوقد من شجرة مباركة زيتونة لا شرقية ولا غربية زيتونة لا شرقية ولا غربية يكاد زيتها يضيء ولو لم تمسسه نور على
يهدي الله لنوره من يشاء ويضرب الله الأمثال للناس والله بكل شيء عليم في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار ليجزيهم الله أحسن ما عملوا ويزيدهم من فضله والله يرزق من يشاء بغير حساب صدق الله العظيم دەست خۆش جزاوات کاکە محەممەد کاکە محەممەد دەست خۆش بێ قورآانێکی جوانت خوێند بەس هەستەکەم لە مەقاماتە شارەزایت الحمد لله چونکە کاکشێخ بە قەرار دەسی پێکرد ئەگەر چی تۆ زۆر لە قەرار ئامایتەوە دوایی چووی بۆ جواب و ئەنجاویستت بۆ جوابی جواب و دوای هاتیتەوە بۆ قەرار بەڵام لە یەک ئاەتە دیسان ئەو تەنەقولاتە دەست پێ کردەوە ینی هەم قەرارت خوێن هەم جواب و جوابیش و دوای هاتیتەوە بۆ قەرار ئەمە چۆن فێر بووی ئوستازگیان شتێک هەیە طبعا لە علمی مەقامات ئەمە حەوت مەقامان هەیە جارێ مەقامی بەیات ڕست سێگان نەهاوەند حیجاز لەگەڵ مەقامی کورد و سەبە طبعا ئەم حەوت مەقاممان هەیە یەکەم من سەرەتا بە بەیات دەست پێکرد طبعا سەرەتا کە دەستم پێکرد پێوتە ئیستیهلال ئەو باڵێن ئەو ئیستیقراری کە لە سەرەتاوە دەست پێەکەی بە نەرمی لە قەرارە پێوتە ئیستیهلال پاشان دوایی هاتمە مەقامی ڕست لە مەقامی ڕستە هەم بەیاتم باڵین قەرارم خوێند و جوابیشم خوێند پاشان چوومە عەجەم دوایی هاتمەوە نەهاوەند لە نەهاوەندا طبعا ئێمە فەرعێکمان هەیە پێوتێ فەرعی عشاق تێکەڵی بەیات و باڵین نەهاوەندە یعنی نەهاوەند دەخوێنی دێتەوە بەیات پاشان شتەوە نەهاوەند ینی شتێکی جوان دەرەچێ لە قیرائەتەکە پاشان بە بەیات ختم کردەوە دەست خۆش سکانە خۆش ماشەڵڵا زۆر ئاوازێکی زۆر جوان ئەم هەموو هەنەرێ بەکارهێنا ماشەڵڵا قورئانێکی جوان دەنگێکی زۆر خۆش قیرائەتێکی زۆر جوان و هەڵبژاردنێکی عەجیب لە ئاەتەکان سوبحان الله من ئاەتەکان سەرنجم ماوەسا محەممەد لەگەڵ کاک پەیوەند سەرنجم شۆ سەرە و ئاەتانەی کە فی بویوتین ئەذین الله ئەن تورفع کە خوا مۆڵەتەیە لە ماڵانێکە
زیکری ئەو بکرێ ینی مۆڵەتی خوا نەبێ ئێستا لەم ئەو ماڵانەی ئەو خوشکە بەڕێزانی کە لە ماڵەکانیان تەراوی حەکەن انشاءڵڵا مۆڵەتی خۆیان وەرگرت خوا مۆڵەتی ئێوە خۆشەویستن کە لەم ماڵەیە تەراوی حەکەن و ئەم ماڵە پیرۆزە بێت ئەو ماڵەی زیکری تیاکرێ قورئانی تیا خوێنرێ نوێژی تەراویحی تیاکرێ یادی خۆی تیاکرێ بەڕاستی ینی دڵمان بۆ خۆش بێ ئەو ماڵانن کە خوا ئیزنیاوە لەو ماڵانە زیکر و یادی بکرێت زێرگە لە مزگەوتەکان تەواو زۆر ڕاستە کاکە محەممەد با بزانین لەکەیەوە سەرقاڵی قورئان خوێندون و فێربوونی قورئان و ئەوەی کە جەناب بێشێتەدا باسی لە مەقاماتیش کرد لەکەیەوە مەشغوڵی ئەوەی و تا چەند بە گرنگت دانا و کاتی ژیانی خۆت بۆ تەرخان کردووە والله سرتا بسم الله بير منشور السرتا بسم الله والحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم طبعا من الحمد لله العائلة شي دين دارو ملا زادة قوربهم باوكمر إمام خطيبة لمسقوتي مولوي سرشنار جاء الحمد لله هرباكم لمن دالي وهربا خوش يسي قرآن ودين ومسقوته وقوري كردوم ودائما يعني تشجيعي كردوم لسروي وكو قرآن خوينا كان أو قرآن خوينا بتوانا أنا بخوينم استشهر دائما لقلنا بردوامة تشجيع أكاد يعني هكاتي كتير يعني بسم بشتيتو مرجول ومالله بوشي ناسي خري قرآن كاتبي يعني دائما يعني تشجيع مقالة هم كاتجا يعني باكم هكاري سريشي وباشان دايكم باشان من باولين زمانك لحجر خويندوما الحمد لله لخانة قايبيارة لو بتعبد يعني لاكاتي او مجلساني كساز كرام دائما قرآن اخوين يعني او هيك بو له كاره جوره كان بو اويك تشجيع بكريم تشجيع ببم جاء طبعا يك بيشتر هر يعني لا سي شيخ عبد الباسط كردوتو الشيخ مشايم كردوتو هر قرآن خويني كيتر كارجري او قرآن خوينه جوراني بسرو بو والله سرتي چون ناو تلاوه بياني بشويش الرسمي من لصاي 2018 بو لخدمة موصى الشيخ حسين برزنجي خواهي قبل أسر قوتو موفقك إن شاء الله قرآن خنيشيني ودولتية لخدمة أو مقامات بخين الحمد لله لو كاتو بردوام ولا شندين مسابقة شباب جاريم كرو الحمد لله الحمد لله بس يكشد مهمة كاك شيخ طبعا تو كرجي قرآن خويني تو الحمد لله لا شوني جواز دركوتو جگە لە تەلەڤیزۆنە کانیش بەس تو هەستناکەی ئەوانەی کە هەڵگەری قورئانن ئەوانەی کە قورئانیان لە سنگدایە مەسئولێتیشان زۆرە چونکە تۆ ینی خەڵک جیاواز سێرت دەکا ینی خوا نەخواستە ئەگەر بەعزە شتێک لێ ببینڕێ وەکو کەسێکی ئاسایی نییە تا چەند ئەم ئیلتیزاماتەشی بۆ دروستکردووی ئەو هەڵگرتنی ئەو قورئانە طبعا إنسان كهاتا أم بابته يتر هر بابلين هر لهج فاكتورك وبابلين شونك به كسكة دين دار به أبي أجاي لخوي به أجاي لهالسكوتي بشكا طبعا تو أبي الله في 5 صلى الله عليه وسلم فرمي كحزت عائشة وصية فرمي كان خلقه القرآن أو بابلين صفاتي بيغمر صلى الله عليه وسلم هرك الري بريا يعني آثار القرآن بروشني بيغمر صلى الله عليه وسلم جاء طبعا كأشيد تشوينك بابلين نابي وكو همو كسيتي يعني وكو همو جنجيتي تصرفك شكل سرد دكوي طبعا وكو جنابة باستذكر طبعا أبي إنسان أجاي لخوي بنشته همو شوينكيش سبب لو شي جنجيك آزاد بشيت الشيخانيك بلام جيشي كقرآن خيم بأبي التزامات يبي النبي لبر حرمتي قرآنك وزوج تدريش طبعا واصل محمد باسي خانقاي شريفي بياري كرت من حازة كان بلام بلوي كومالي دنخوشي عجيبي تيايا كاك بيوند هربا بردوامي لخت مكان على الحلقة كان الذكرى لمناسبة كان كلا خانقاي بياران جامع دريت شتي زور جوان بيشكش كان بيم خوش ما وصل محمد قرام جبا چەندەنگ خۆشی بکە کە وازانم هەندێک لە دەنگ خۆشانش خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کە فەقی ئەوێ بوون هاتوونەتە خانەقای بیارە بەڵێ ئوستازیان من یەکەم جا کە چوومە خانەقای بیارە طبعاً ئەو کاتە ئەگەر بزان لە کتێبەکانی حوجە لەوش جەنابتان ئەگەداریتان هەبێ من ئەو کاتە سەڵمەدی خوێن بووم ینی لە علمی نەحوایە جا ئەو کاتە چووم الحەمدولillah تقریبی 120 فەقێشی لێ بوو لە هەم لە ئێرانی هەم لە عێراقی هەم لە تورک هەم لە تورکمان سەحرایی يعني لشندي ولاتي جواز وما شاء الله بتعبد هاتن بأشونا وفربيني علوم إسلامي طبعا لو كوملا كسم ناسي كبراسي دنيا زوزو تعبدو لو أنا كاك ما وصل على حيدر خلقي أراناني إيرانا لقى كاك ما وصل أيوب
سرودێکیشی زۆر بڵاوە لە باڵین سوشال میدیایە ئەوەی لەو ڕۆژە ڕۆژێ تۆراڵی من زۆر خوێنم لە پاشێ وای خوێنێ بەڵ لە پاشەوە ئەمە بابکەم بە فرسەت مامۆستا محەممەد تۆ بابزانم لە بواری مەدح و سەنایەوەی کە وەکو مەداح بابزانم هیچ سەرۆکارێکت هەیە واتە لەگەڵ قورئان خوێندنە چونکە ئەوانە بە تایبەتی لە خانەقەکانە واریدە ئەو مەدحەش بەشێکە لە زیکر یانی بابزانم تۆ لەو ڕوانگەیەوە تا چەند شارەزایت الحەمدولillah هەر بەو پێوەی کە سەردانی ئەو شوێنانەمان کردووە الحەمدولillah ئاشناییشمان هەیە سەبارەت بەو بابەتانە ینی ئێمە هەر با بڵین دووشەمان و پێنجشەمانیش لە مزگەوتی خۆمان دوای ئیشا با بڵین مەجلیسێک ساز دەکەین با بڵین باسی سیری پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵەوەشە کۆمەڵێک لەو سرودە ئاینیانە خوێنی بۆ نکو مەولای سەلی با بڵین ئەو شارەکانی مامۆستای بێخۆت ئەو لەو جۆرە شاران الحەمدولillah وەڵام مامۆستا من تەماحم هەیە لەوەی کە ئەگەر ئەوەی مامۆستا بێخوت ئەوەی بێخوت دەکرێت ئەگەر هەمووی شوونە بەر نییە بەڵامی تر گەشتی خۆی خۆشت هەڵی بژێری ئەبێت یانی وڵای زۆر لەبەرم نییە بەڕاستی ئەوەی با بڵین ئەسەر داکەین لەبەرە باشە هەر حەزەکەین ینی بینەرانی خۆشەویست ینی جوان لەوەش بێ بەهرەمەند بن لەوەش لەقسمەتە لو ڕۆژەوە ڕۆیشت وە تۆراوە دڵی من هەرچەند ئەگەڕێم بێ سەر و شوێن ماوە دڵی من ئاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی من یاخۆ بە چ داخێکەوە سووتاوە دڵی من ئەو سینە لە باشقاڵیە ئەو بێرقوتینە ئەو خادمی شەرعینە بەوی و میلەت و دینە معلوم چووە بۆ خێزمەتی ساحلاری مەدینە وەمزانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی من خۆی گەورە پاداشت بێت خۆ محفوظەکە انشاءالله کاک شێخ بۆ تەورەی یەکەمی بەرنامەکەمان ئەوەی کە باس لە حەسوودی و بەخیلی و ڕشتی و ئەوانەی کە زۆر جار جەنابیشت باست کرد لە زۆر شوێنە بێنرێ و هەروەها بۆ بە نەخۆشیی باو ڕاست دەکەی یعنی ئێستا ئەوەنە زۆر بووە بەخیل و حەسادەت ینی ئیتر نازانی لە چۆ دەستی بۆ بەری و لە چۆ چارەسەری کە تو چۆنی خۆت لێ بپارێزی بۆ ئەمە بەستا مامۆستا یاسین حەسەنمان لەگەڵا بێ بە پێشواسی لێ بکەین ئینشاءالله مامۆستا یاسین فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باشا قربان. الله بخير. باشا قربان. باشا بخير بي. شلوني دل واسد باشي. خال راضي بي. فرمو. بسم الله الرحمن فرمو بالله. كاك شيخ شي تسوى باورك انا ما وصل محمد بخيراتني كردي. طيب ريس. ممنون. ان شاء الله. عزيزك باشي. سلامة يا اخو. خير ان شاء الله قربان. كاك محمد ان شاء الله تجاري لقل ما انا منيتوا. ان شاء الله. جل قفتو كشبي ان شاء الله لقل ما سياسينا. يا اخوة بخير بمام سياسي خير بي يا اخوة نقول باسة تندرسي باش اشكر اخوة بخير بي مام سياسي امرو توري امرو مان باس لحسودي وباس لبخالته دكري لسرتا يعني وكو بيناسه بزانين حسادة وبخالة شيء بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه پێم وایە کە ئەمە چەمکێکی زۆر گرنگە چونکە ئەتوانم بڵێم لە فیترەتی هەموو ئینسانەکانە هەیە کۆنە بە کۆنی مرۆڤ لەسەر زەوی بەڵکو ئەتوانین بڵین تا ئەندازەیەک لە سەروبەندی خەڵقی ئینسانە لەسەر زەوی ئەم حەسوودیە لە ناخی زۆری لە ئینسانەکانە چێنراوە یاخود چەکەری کردو دروست بووە
حەسوودی بریتە لەوەی کە خواستت بێ کەسێک بەرامبەر کە نیعمەتێکی هەیە ئەو نیعمەتەی نەمێنێ بێ بۆ تۆ. جۆرێکی تر هەیە کە هەر هاوشێوەی لەگەڵم کە پێوتێ غیرە. لەگەڵ غیرە فەرقی ئەوەیان هەیە غیرە ترسە لەوەی کە شتێک هەتە لە دەستی بی. بەس حەسوودیش ترسە لەوەی کەسێک شتێک بەدەست بێنێ کە تۆ نیتە. تەمەنای ئەوە بکەی ئەو ناز و نیعمەتەکە بەرامبەرەکەی تۆ هەیەی جا خزمە یاخود هاوڕێیە یا دراوسەیە یا کەسێکە یا هاوپیشەیە یا هاوکارە ئەو ناز و نیعمەتەکە بەسەر ئەوەیە ئەو نەیمێنێ و بێ بۆ تۆ. باش ئەمە بریتە لە پێناسی بە کورتی پێناسی حەسوودیە. کەواتە ئێستا با بزانین لە نێوانی ئەوەی کە گوترێ بەخالەت یا باوە بڵێن پێگوترێ غیرە یا پێگوتێ غیبتەشمانەیە ئەمانە جیاوازیان چییە؟ غێبتە بریتە لەوەی کە تۆ کەسێک ناز و نیعمەتێکی بەسەرەوەیە حەز بکەی ئەو بیمێنێ تۆش بێت بێ. کەواتە ئەمان جائیزە. ئەمان جائیزە. ئەمان لە بینی پیاوچاکانی شابووە کەسێک قورئانی لەبەر کردووە تۆ حەسکەی خۆشی وەکو قورئان لەبەرکەی ئەمە پێوتێ غێبتە. کەسێک خێزانێکی باشی بووە بە قیسمەت ئافرەتی باش بووە بە قیسمەت تۆش حەسکەی وەکو ئافرەتی باش بێ بە قیسمەتێ بەڵام ئەوش ئافرەتە چاکەی هەرمێنێ ئەوش حفزی قورئانەکەی هەرمێنێ. حەسوودی ڕێک پێچەوانەیە حەزەکەی ئەو نەیمێنێ بۆی بۆ خۆت بێ. بەڵام غیرە ئەوەیە تۆ شتێکە هەیە ترسی ئەو هەبێکە لە دەستی بی پیاوێ ئافرەتێک غیراکە بەرامبەر بە مێردەکەی ئەترسێ مێردەکەی لە دەست بە بۆ نمونە ئەمە جیاوازی نێوان ئەم سێ چۆنکەی بە کورتی. ماوەسا حەسادەت وەکو جەنابی باست کردکە هەر لە سەردەمی حەزرەتی ئادەم و تا ئێستا هەر شەیطان حەسوودی بر بە حەزرەتی ئادەم هەر نەوەکانی ئادەمەوە تا قابیل و هابیل یعنی هابیل حەسادەتی پێبراکە ئەکوژرێت لەبەرەوە هەر صفاتێکی ئینسانیە کە یەکێکە لە ئیبتیلا و تاقیکردن خۆیەکان کە ئینسان تووشێوێ بەس هەندێک کە سەڵێ خۆم بەدەست خۆم نییە حەسوودم یا حەسادەت لە ناخیاتی چۆن تەرکی حەسادەت کات خۆی لە ڕاستیە حەسوودی فعلەن لە ناخی ئینسانەکانە هەیە زۆر بەکەمی خەڵکێک هەبێ کە تووشی حەسوودی نەبێ ئەوانش ئەوانن کە کامڵن گەشتونەتە ئاستێکی زۆر بەرز وەکو محەممەدی کوڕی سیرین معبیری ڕوئیا و لێکدەرەوەی خەونامەکانە خەوەکانە کە ئەفەرمێ لە دنیا لە تەمەنمە حەسوودیم بە کەسێک نەبردووەکەوە دنیا وەکو ناز و نیعمەت دەستی ئەو کەوت بێ حەسوودی زۆر کەس قسەی لەسەر کردووە جارێکە شەیطان تەبەن حەسوودی برد بە باوکە ئادەم چونکە باوکە ئادەم مەسجودی مەلایکە بوو سوزدەیان بۆ ئەو برد فریشتەکان وتی بۆچی بۆ من نەبراوە بۆچی بۆ ئەو براوە ئەڕایتە کە هذا الذي كرمت علي دوایی وتی أنا خير منه خلقتني من نار وخلقته من طين لێرا کێشەکە دروست بوو کە دوایی ئەگەر مەجال لێ باسیەوە بکەین حەسەد تێکدەرە وێرانکەرە ماڵ وێرانکەرە شوێنەوارەکانی کاولی بە دوای خۆیان ئەهێنێ ئەنجا ئەگەر دقت بین قابیل و هابیل بە هەمان شێوە ئەو گرفت و کێشە گەورەیان هەبووە لە کاتێکا کە حەسوودیەکە دەرەنجامی شتێ بوو کە زولفا بوو بۆ لای خۆی پەروەردگار نزیک بوونەوە بۆ لای خۆی پەروەردگار قرب قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر قال لأقتلنك لێرە گە دقت بین حەسوودی لە سەمیمە پێچەوانەیە لەگەڵ تەوحیدە شەرخێکە لە تەوحیدە کەلێنێکە لە تەوحیدە عیبێکی زۆر زۆر گەورەی لە ئیمانی ئینسانە با ببێ ڕاستە تاقیکردنەوەیەکە بەڵام عیبێکی زۆر زۆر گەورەی لە تەوحید لەگەڵ ئیمانی ئینسانە ئی خۆی یوسف براکانی یوسف حەسوودی وای لێ کرد کە وایان کرد کە ئەوە بە براکەیان بکەن هەیە ئەڵێ بەدەست خۆم نییە بەڵام ئەبێ خۆی چارەسەرکە هەیە بۆ نمونە چاوی پیسە کە چاوی سێمی پێوتێ وەکو ئێسا لە هەندێک بواری نەفسی ئاماژەی پێەکە ئاماژەی پێکرد لە سەر و برۆکانەوەیە چاوی سێمی پێوتێ وەکو غودەیەک وایە کاریگەریەکی لەسەر بەرامبەر بۆیە هیوایە لە چاو لە یاوم یاخود من مەحسوودم ئەو کەسەی کە حەسوودی لە دڵیا هەیە خۆی لە ئەسڵا شاعرێکی گەورەی یۆنانی هەیە قسەیەکی جوانەکە ئەڵێ حەسوودی جێگەی خۆی نادۆزێتەوە لە دڵ و دەرونی پیاوێکی گەورە و کامڵ و دامەزراوە بەڵکو بۆ خەڵکانێکی زەعیف و لاواز ئەچێت لە حەقیقەتی شاوایە مرۆڤەکان بەشی هەرە زۆریان لاوازن بە خولیق الئینسان و ضعیفە شەیتان لەم ڕێگەیەوە پێی بە ئینسانەکانە بە کە نوقتەی زۆعفیان ئیستیغلال ئەکا بە هەل ئەیقۆزێتەوە بۆ ئەوەی کە تووشی ئێرەیی و تووشی حەسوودیان بکە ئەمەش کاریگەری زۆر سلبی بەجێڕێ لەسەر تاک لەسەر کۆمەڵگە لەسەر حیزب لەسەر ڕێکخراو لەسەر دەوڵەت لەسەر هەموو بوارەکانی ژیان وەکو ئەفلاتۆن باسیەکە کەواتە بە ئێستا پرسیارەکە ئەوە لێ بکەین بڵین شوێنەوارە خراپەکانی ئەوەی کە جەنابەت بە فەرمود وێرانکەرە
شوێنەوارە خراپەکانی چین لەناو کۆمەلگا لە ئایولەیە لە کۆڵانە لە چوزانم لە بازاڕە لە حیزبە لە شوێنەوارە خراپەکانی یەکەم کلێنێکی گەورەیە لە ئاعتیقادی ئینسانە کە خەلەلی هەیە بۆ تەوحیدی ئینسان ئەبێ ڕازی بێ بۆ بەشەی کە خۆی پەروەردگار داوێتێ کۆشش بکە هەوڵ بە وەکو چۆن خەڵکی هەوڵیان داوە جۆرێک لە جۆران اعتراضە بەرامبەر بەخوای پەروەردگار کە بۆچی بەخشیوتە بە و نابەخشی بە من بۆچی بەخشیوتە بە و بۆچی نابەخشی بە من مع العلم ئینسان ئەبێ پێی خۆش بێ کە براکەی بەخشیشی خۆی پەروەردگاری بەرکەوت بێ ناز و نیعمەتی خۆی پەروەردگاری بەسەرداباری بێ گەورەترین پێوەر بۆ ساغی و سەلامەتی ئینسان ئەوەی کە خێرە بۆ غێری خۆت بێت گەورەترین پێوەر ئەوەیە کە ئینسان حەزکە غێری خۆی سەرکەوتوو بێ بەرندەکان کێن ئەوانن کە حەزەکەن غێری خۆیان سەرکەوتوو بن چێژ ئەبینن لەوەی کە خەڵکانێک ببین ناز و نیعمەت داباریەوە بەسەریانە پلێکی بەدەستیاناوە پێگەیەکی کۆمەڵاتی بەدەستیاناوە شادێکی بەدەستیاناوە ئۆتۆمبیلێکی جوانی کڕیوە بۆ خاوەنی خانوویەک باخێک بێلەیەکی جوان کە بەلای ئەڕۆی نیشانەی ساغی ئەوەیەکە بڵێ یاخوا پیرۆزی بێخوایە ئەم ئینسانە خێر لەم ناز و نیعمەتە بینێکە بەسەروێتی خاڵێکی تر لە شوێنەوارە زۆر خراپەکانی بریتە لەوەی کە کاریگەری سلبی لەسەر دەرونی ئینسان دروستەکات لەسەر ناخی ئینسان یعنی ئینسان فشاری خوێنی بەرزەبێتەوە ئینسان هەیە حەسوودە جاری وا هەیە کە کەسی لا نەبێ ئەقیرێنێ هاوارەکات دەست بەرزەکاتەوە بۆ قسەیە بە دیوارە هەر لە خۆ جۆرێک لە حاڵەتێکی هیستیری بۆ دروست ئەبێ چونکە کەسێکی بینی و ناز و نیعمەتێکی بەسەروێت تەفکیکی حەسەد ئەگەر بکەین تەکیفەکەی بکەین حەسوودی بریتە لەوەی کەسێک کە تۆ ئەبینێ شکستی خۆی بیرەکەوێتەوە کەسێ خاوەن نیعمەتێک ئەبینێ شکستی خۆی بیرەکەوێتەوە بۆیە ئەوێ ئەم شکستە چی لێ بکە بە هەر شێوازێ بۆ پینە و پەڕۆی بکە جاری وایە بوختانە بۆکە جاری وایە غیبەتێکە جاری وا هەیە جاری وا هەیە ئیتر ئەنواع و ئەشکال شت ئەدۆزێتەوانەیە هەرچی چۆنێکە بێ بۆ ئەوەی ئەو کەفووکڵی دەرونی خۆی دامرکێتەوە ئەگەر ببوورە قسەکەشم پێ بڕێڵێ ئەگەر ویست کەسێکی بەخیل تاقیکەیتەوە تۆ بەخششێکی خۆتی لەلا باسکە کە لەگەڵ ئەبینی دموچاوێکسە گرژە بێ ئەوە نەب لە ناخە ئەوە پێی ناخۆشە ئەم ئینسانە طبعا زۆر قورسە چارەسەرکردنی حەسوودی زۆر قورسە ئینسانە کە خۆی ئاوا عەزیێتەیە کە خۆی ئاوا سزایە وەکو شاعر ئەڵێ اصبر على كيد الحسود فإن صبرك قاتله النار تأكل نفسها إن لم تجد ما تأكله ئەگەر هیچی دەست نەکەوێت خۆی خۆاتەوە ئەو ئینسانەش ئاوایە زۆرێکیان تووشی نەخۆشی دێن زۆرێکیان تووشی خەمۆکی دێن زۆرێکیان تووشی خەوزراندن دێن زۆرێکیان تووشی گرفت و کێشە و مەشاکیل دێ لە ناو ماڵ و خێزانە جاری وایە لە خۆی بێتاقەتە ئەڵێ نازانم بۆ بێتاقەتە ئەگەر بە خۆیان بچێتەوە طبعا ئەزانێکە حەسوودیەکەی هەموو ئینسانێ دەرک بە خۆیەکە خاڵێکی تر لە ئاساوارەکانی ئەبێتە مایەی گرفت و کێشەی زۆر گەوری کۆمەڵاتی وەکو لە نێوان قابل و هابیلا بوو جاری وای ئینسان خۆیان بە فەتارەیە وەکو لە مەسەلەکەی شەیتانە بوو جاری وا هەیە ئەبێتە هۆی لێکترازان و لێکدابڕانی کۆمەڵگە لە یەکتری جاری وایە لە نێو دەوڵەتەکان ئەفلاتۆنڵێ دووەل ئایابەیەکە ئەڵێ کۆمەڵگەکان ئایابەیەکە ئەمە کێشەی زۆر گەورە دروستەکە حاڵەتی دەرونی بۆ ئینسانەکان کوفر دروستەکە ئەبوو جەهل نەیوت بۆچی محەممەد وەکو هەمان ڕوتی شەیتانی گرتە گرتە بەر وەکو براکانی سەیدنا یوسف عليه السلام یەک چیرۆکێکی ئیمامی غەزالی زۆر بە جوانی باسەکە لە کتێبی إحیاء علومالدینەوە ئەزان لەوە هێناوێتی ئەڵێن لە سەردەمی معتەسیمە بۆ معتەسیم بالله و ئەڵێن ئەژنێن ئیمامی عەلی فەرموویەتی لله در الحسد ما أعدله بدأ بصاحبه فقتله ئەڵێن دەسەڵاتدارێک پاشایەک یا خەلیفەیەک وەزیرێکی ئەبێت جارێک کەسێکی تر نزیکە کاتەوە لە خۆی کەسی نامۆ کە دێ بۆ ئەبێ پادشا زۆری خۆشەوێ ئەم وەزیرش غیرەیەکی زۆر گەوراکە بەرامبەر بەم کەسە تازەکە هاتووە ئەم کەسە نوێیە ئینسانێکی بەئەدەبە ئینسانێکی خەدومە ئینسانێکی بەڕێزە خزمەتگوزاری چاک پێشکەشەکە حەسوودی و ئێرەی نییە بەرامبەر بە خەڵکی لە ئاستێکی ئیمانی بەرزایە خێری ئەوێ بۆ هەمووان وەزیرەکە حەسوودی پێ باڵێ من ئەگەر ئەمە موامەرەیەک نەکەم بە دڵنیایی و گرفتێکی زۆر گەورە بۆ من دروستە بێ و پاشا من پشتگوێخە لێرەوە غیرە سەرەکێشێ بۆ حەسەد زۆر جار کارێکەکە ئەڵێ با من داوەتی بکەم کە داوەتێکە خواردنێکی بووەکە پڕێکا لە سیرێکی زۆری تێکە لە دوایی ئاڵێ کاکە تۆ زۆر ئەچیتە لای جەنابی خەلیفە و پاشا کە ئەچی وەلای ئەو سیریش زۆر خواردۆ داوای دەبردنەکەم وەڵا وەزعەکەمان ئاوا بۆ چێشتەکە ئاوا بوو دەمە بۆنی سیری زۆر لێە وێ دەمام کێ بکە
ئەمەش دەمام کە کاکە فەقیرە ئاگەی لە هیچ دوایچی بە پاشاش ئەڵێ جەنابی پاشا ئەو کەسەی کە تۆ نزیکی کردو زۆر لە خۆت بە دڵسۆزی زانیوانە ئەڵێ چۆن ئەڵێ وەڵا بە منی وتووە کە پاشا بۆنی دەمیە ئەبخەرە بۆنی دەمی زعاجی کردوم ئەڵێ بیشی بینەکەی بۆ لە دەمامکەکەت ئاوایە وەڵا پاشا چاوەڕێکە تا ئاچێتە ژێر سەرەکە دەمامکێکی کردووە کە دەمامکی کردو یەکسەر یەقینی بۆ دروستە بێت کە ئەم کەسەمە بەستی پێ ئەوەیە کە سوکایەتی بە پاشا بکە بۆنی دەمیە و ئەوە بۆیە پاشایەک نووسراوێکی بۆ نووسێ بۆ لای کەسێکی تایبەت کە قائیدی جەیشە تایبەتە بەم بابەتانە ئەڵێ فڵانە کەس کە گەیشتە لاتان یەکسەر بن لە گردنی و بیکوژن یەکسەر بن لە گردنی و بیکوژن ئەمەش یەتە دەرەوە لای پاشا جەنابی وەزیر پیاڵێ ئەوە چیاڵێ وەڵاوە ئینەکی بۆ نووسیم کتابێکی تایبەتی بۆ نووسیم بیوە بۆ لای فڵانە کەس یە وەزیر جەزانەیە پاشا شتێ بنووسێ بۆ کەسێک ئەی بینێرێ بۆ لای فڵانە کەس بۆ ئەوەی کە پاداشتی باتەوە بەخشیشێکی باشی باتێ ئەڵێ باشە تۆ بۆ نایی بە من یخۆ گەر بەخشیە شتێ بێ با بۆ من بێ خۆچی تایە ژەقێکێکە بەسەر چاو ئەها ئینسانێک کە خێری بێ بۆ خەڵکی هەمیشە خێری بێ بۆ خەڵکی خێر دێتە ڕێگەت زۆر جار ئاوا دانیشتوی خێری ڕوتیەکە داواشی نەکردووە زانی بۆ ڕۆژێ لە ڕۆژان ئەم خێرە و خواستەوە بۆ کەسێک لە بینی خۆت و خوایە دوعایەکە بۆ کردووە وڵا یاتی ئەوچێ بۆ ئەوێکە ئەچێ بۆ ئەوێ ئا لە گردنی و ئیکوژێ و تاپان نامەکە خوێنێتەوە بەبێ پرس و سێودوو لە دواییە خەبەر بڵاو بێتەوە نێوەڵا فڵانە کەس کوژرا و فڵانە وەزیر دراوە لە گردنی پاشا ئەڵێ چییە؟ وەڵێ وەڵا ئەڵێ چۆنە ئەوە کوشتە ئەڵێ تۆ نامەیەکی ناردەڵێ من نامم ناوە بۆ یاوە بۆ کابرای نوێ تازە بانکە ئەڵێ چی بۆ قسەکەم بۆ بێڕە جانی پاشا بۆ لە چی کردووە ئەڵێ وەڵام منی داوت کرد و شتێکی ئاوای وتی دوای دەمامک بکە و ئەنجاب چۆ لای پاشا با پاشا بۆنی دەمێنەکە کە سیرە و لەوێ ئاڵێ قاتل الله الحسد ما أعدل بدأ بصاحبه فقتله حسودی لە پێشا بۆ خاوەنەکەی خۆیەتی حەسید کەسی حەسود ئیسراحەت ناکات ناحەوێتەوە شەوێک بە ئاسانی ناخەوێ هیوا هەیە و ڕێناکە لەبەر خۆیەوە هیوا هەیە کابوس ئەبینێ بۆیە چارەسەرکردنەکەی کە جەنابە پرسیارە کرد چارەسەرکردنەکەی بریتیە لەوەی کە ئینسان طبعا ئەم حەسودیە بەشێکی علاقەی بەناخی ئینسان خۆیەوە هەیە بەشێکی بیئەیە بەشێکی ژینگە و پەروەردەی خێزانە بەشێکی ژیانی مادی دروست دایک و باوکش گورگانە شەوێ لە ماڵی ئێمە دوورەوە کەوێ بڕۆمە ماڵی فلان و ئەو بخۆ یعنی ئەم دایک جاری وایە مناڵ لەسەر ئەم حەسودیە پەروەردەکە ئەکرێ مامۆستایانی بەڕێز بینەرانی بەڕێز کە ئینسان دش بە بەرمەجەی جیناتی خۆی بوەستێتەوە یعنی ئێمە جیناتی ئێمە بەرمەجە کراوبوون لەسەر حەسودی زۆر قورسەکە ئینسان خۆی لێ پارێزێ ئەگەرنەوە ئەڵێن کەسێ فێری دزی بووە تاوا فێری دزی بووە و خۆکەی پێترک ناکرێ لە میسر لە بەرنامەیەکە من بینیم گەنجێک دەستی خۆی بڕی بوو دەستی ڕاستی خۆی بۆ چۆن خەریکی لە وەشەیەک ئیشی ئاسنگەریشتیویانە کرد فێری دزینی مۆبایل بوو پیتەرێک ناکرا چەند جار گیرا و خەڵک پێیزانی و دوایی حەلی نەما چوو خۆی دەستێکی خۆی بڕی لە دواییە بە دەستەکەی تری دزیە کرد ها دەستەکەی تری خۆشی بڕی لە بەرنمەیەکە و ئەزانم ئەو جۆرج قەرداحی بوو لە MBC بەرنمەیەکیان لەگەڵا کرد باوکە کاگیریاوەی کێشا بەسەری خۆیان و کوڕەکەی و من هیچ بە خەیاڵماناوی هیچ ناگریم و خوێکی پیس بووە فێری بووم شانازی بۆەوە کەم کە خۆم دەستی خۆم بڕیۆ لەم کردێتەوە فێر بووە لە بەریتانیا کەسێک زۆر دەوڵەمانە مەشهورە کارگەیەکی زۆر گەورەی هەیە ئەچێ بە دزیەوە لە کارگەکەی خۆی دزیەکە ئەی دزیە هەندێشتە دزیە لە دوایە پارەکەشی دانێتەوە لە لایەکی ترەوە ئەم حاڵەتی حەسودی ئەمە بەرمەجەی ئینسانە جیناتی و بەرمەج بووە بەرنامەت تەواویتە چاری ناچارە بۆیە پێویستم ئینسانە بیرکردنەوەی بگۆڕێ مەساراتێکی نوێ لە جینات و لە مێشکی ئەم ئینسانە دروست بکرێ بە پەروەردەیەکی ڕاست و دروست زۆر باشە مامۆستا بمبورە باسی ئەوە کەین کە چۆن حەسوودێک کە ڕەنگە خۆشی پێخۆش بێ بە ئەو خۆ خراپەلابە چۆن لایبا بەس بە بچێنە لای کاکە محەممەد چەند ئاەتێک لە قورانی پیرۆزمان بۆ بخوێنین انشاءالله فەرموو کاکە محەممەد بسم الله الرحمن الرحيم تبارك الذي جعل في السماء بروجا تبارك الذي جعل في السماء
وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما ومن تاب وعمل صالحا فإنه يتوب إلى الله متابا صدق الله العظيم خرزابات يا أخوة الله فريد بس خوش موسى ياسين پرسیارە کەمان کاک شێخ ببوورە لەبیرمان نەچێتەوە ئەمە باسی ئەومان کرد ببوورە قسەکە بە شەکر بێ باسی ئەومان کرد کە کەسێک حەسوودە
بڕەنگە بچێ بە چارەسەری حەسوودیەکەی بکە چۆن بکە ینی بۆی کە ڕێگا و شوێنەکانی چارەسەرکردنی حەسوودی بە تایبەتی لە ڕوانگە شەرعیەکانەوە چۆنە؟ بەڵێ چارەسەرکردنی حەسوودی تەبەن هەموو نەخۆشیەک چارەسەری هەیە بە تایبەت نەخۆشیە معنەویەکان ئەو نەخۆشیانی کە پەیوەستن بە دڵەوە ڕەنگە چارەسەری قورس بێ لە چارەسەری جەستەی قورستر بێت چونکە ئەم پەیوەستە بە حاڵەتی ڕۆحیەوە بە حاڵەتی معنەویەوە پەیوەستە بە فیکرەوە بە بواری پەروەردەوە بەڵام ئەکرێ چارەسەر بکرێت کە زاناگەلێکی زۆر هەن ئاماژەیان پێکردووە لە بوارە پەروەردەیەکانە ئەکرێ ئینسان ژیاننامەی ئەو کەسانە بخوێنێتەوە کە ئیجابی بوون ژیاننامەی ئەو کەسانە بخوێنێتەوە کە ئەرێنی بوون کە خێریان وستۆ بۆ خەڵکی کە هیچ کاتێ حەسوودی لە ناخی ئەمانە نەبووە بە هیچ جۆرێک مامۆستایەکە حەز ئەکات تەلەبەکەی خۆی لە پێش خۆیەوە بێت لە خۆی سەرکەوتوتر بێ لەم ڕۆژانەیە شتێکم بیست تەبەن مامۆستایە بۆی گەڕامەوە وتی شێخ عومەری قەراخی کە عالمێک و دانایەکی گەورە بووە بێگومان دەرسی وتۆتەوە بە تەلەبەکانی لە مزگەوتەکەەوە لە حوجدەکەیە بوون گەنجێکش کەسێکش ئەچێ بۆ لای بۆ ئەوێڵێ مامۆستا من هاتم لای تۆ دەرس بخوێنم ئەڵێ باشە یاخوا بەخێر بێ ئەو ڕۆژە دانیشە و دەرسەکە خوێنی و جەنابی شێخ عومەر دەرسەکاڵێتەوە کە دەرسەکاڵێتەوە لە کۆتاییە ئەم تەلەبە تازێ ئەڵێ جەنابی مامۆستا ئەکرێ من هەنێ تێبینیم هەبێ لەسەر دەرسەکە ئەڵێ دەرسەکەی من ئەڵێ بەڵێ ئەوی زۆری پێ سەیرە بێ ئەڵێ بەخوا دیارە ئەمە شتێکە کە هاتووە هەل لە خۆ لە تەلەبەیەکی ئاسایی ناچی و تێبینی هەبێ لەسەر دەرسی من بۆ سبەی نەدانیشتنەوە مناقەشاکەن لەو لاپەڕەی کە خوێندویانە لەو لاپەڕەیە بۆ دوو سبەی لە هەمان لاپەڕەیە مناقەشاکەنەوە بۆ سێ سبەی لە هەمان مناقەشە لاپەڕاکەنەوە شێخ عومەر ئەڵێ ئەوەی کە من بیستومە جا نازانم ئەڵێ بەخوا یا من هیچ نازانم یا تۆ یەحیای مزوریت ئەمە ئەم عیلمە تەنها لەو ئەوەشێتەوە دیارە زۆر عالم بووە ڕەنگە بە تەمەنش نەبوو بێ گەنج بوو بێ لە ئاستێکی بەرزی عیلمیا بوو بێ جەنابی شێخ عومەر هەڵەسێ خۆی کۆکاتۆ بچێتە شوێنەکەی وڵێت وەرە شوێنەکەی من ئەویش ئەڵێ بەخوا نایم ئەڵێ جەنابی شێخ عومەر سوێن بەخوا ئەو تەواضوعی تۆ لە عیلمەکەی من بەرزتر حەقیقەتیش وایە ڕاستەکەی وایە مامۆستایەک لەم شارەیە تەلەبەکەی خۆی چووە مزگەوتەکەیەوە مامۆستایەکە من یان ناسم هەردووکیان تەلەبەکەی خۆی چۆن مزگەوتەکەەوە تەلەبەکەشی جموع ئەمامەی لەبەرایە مامۆستاکەش هەستا وتی ئەمڕۆ جەنابی مامۆستا فڵانە کەس کە تەلەبەی خۆیەتی وتارمان بۆیە بەبێ ئەوە پێشی وتبێەوە کاتی نوێژی جمعەیە وڵا ئەوژی حراجە بێ زۆر بە ناچاری هەڵەسیا چێتە سەر مینبەر و ئەڵێ من مەئمورم نەمتوانی ئەگینا من ئەهلیەتی ئەوەم نییە چەند گەورەیە مامۆستایەک ئابۆ شێوەیە ژیاننامەی ئەمانە بخوێندنەوە ئێمە بۆ چارەسەری زۆر لە کێشەکانمان پێویستیمان بە پەروەردەکاری عەمەلی هەیە بە شێوەیەکی عەمەلی هەندێک مامۆستامان هەبن بە عەمەلی فێری ڕازگۆییمانکەن بە عەمەلی فێری ڕێزگرتن لە دایک و باوکمانکەن بە عەمەلی فێری خێویستن بۆ خەڵکیمانکەن بە عەمەلی فێری ئەومانکەن حەسوودی لە ناو دڵ و ناخمانە دەرچێ ئەم ئینسانە کە بێوێ حەسوودی لە ناخیانەمێنێ ئەبێ ژیاننامەی ئەوانە بخوێنێتەوە ئەبێ لەگەڵ قورئانە زۆر خۆی خەریکە عەقیدە کەس دامەزراو بوو کە ساغ بوو ئیتری یەقینە هەیە ڕزق و ڕۆزی ناز و نیعمەتەکان لای خوای بەشێکی پێویستە بە قەدەرەوە مامۆستا قەدەرەوەی پێویستی بە قەدەرەوە هەیە پێویستە ئەمە تەسلیم بۆ حاڵەتە بێ حاڵەتێکی پێویستی بە دوعایە دوعا بکە بڵێ خوای گەورە بمپارێزە خوایە ئەم حاڵەتە ناخۆشیەکە خاڵێکی تەرکە بیکە ئەو کەسێک کە ئەم حەسوودی بەرامبەر ئەبا بچێ هەدیەکی پێشکەشکە بچێ دوعای خێری بۆ بکە بچێ بێ بە دۆستی نزیکەوە تێکەڵ بێ لەگەڵ یا بەڵام تێکەڵیەکەوانەکە حەسوودیەکە زیاد بکە چونکە لە بینی ئەقرانایە زۆر جار حەسوودی ئەزانن چۆنە حەسوودی وەکو ڕەشاشێک وایە مەودای خۆیە پێکی هەتا مەودایەکە ڕوە هەتا نزیکتر بێ خراپترێ پێکی وەکو فیشە گوایە هەتا نزیکتر بێ مەوداکەی باشتر ئێپێکیە لە بینی خزمەکانە زۆر وڵات جاریەوە برا لە براکە لە بینی دوو ڕەفیقا زۆرە لە بینی دوو هاومەسلەک لە بینی دوو هاومەسلەکە زۆرە یعنی ئێمە خۆمان ئەیبینین کەی بینی کەسێک حەسوودی هەیە بەرامبەر بە کەسێک بۆ نمونە جاری وایە تەنبیهێکی جاری وایە ئاگادارێکیتەوە بەڵام سوودی نییە خۆ بۆ خۆی زەرەری زۆری بۆ خۆێتی لە بینی دوو خوشکە جاری وا هەیە لە بینی دوو برایە لە بینی دوو ئامۆزایە ئەمانە ئەم حاڵەتانە زۆر و زۆر قورسن کەواتە ئیشێوێ ئیشێکی پەروەردەی زۆر باشی ئەوێ ئەوانەی کە ئیمامی غەزالی کتێبەکانی بخوێنی تۆ کاریگەری زۆرە ابن القەیمی جەوزی بە ڕەحمەت بیاخوا کتێبەکانی بخوێنی تۆ کاریگەریان زۆرە
هەندێک ئەهلی پەروەردەی ڕۆحی هەن کە بجتە ژیانیان و ژیان نامەیانەوە چۆنێتی هەڵس و کەوتیان مثل ئیبن سیرین کە باسم کرد بەو شێوازە بۆ نمونە سوفیانی کوڕی عوەینە مثل شێخ جونەیدی بەغدادی شێخ عەبدولقادری گەیلانی ئەمانە کە ئەگەنە ئاستی کەماڵ ئیتر حەسەد دەرفەتێک نایڵێتەوە بۆ لای ئەمان حەسوودی ناتوانێت بچێتە دڵی ئینسانی زیرەک و کامل و دامەزراوە ئیلا دڵێکی نەخۆش ئەدۆزێتەوە ئەم دڵە پێویستە ئینسان کە حەسوود بزانێکەوە نەخۆشە چارەسەری بۆ دۆزێتەوە بە خوێندنەوەی قورئان بە ئیلتیزام بە نوێژەوە بە دوعاکردن بە شەو نوێژ بە دوعای خێر بۆ خەڵکێک کە خوا پێداوە بە قوڵبوونەوە و قاڵبوونەوە و تێگەشتن لە عەقیدە و بیرروباوەڕی ئیسلامی. ماوەسا یاسین شتێکی خۆشە بیرخستمەوە سەعادی سوجادی بە ڕەحمەت بێ شتێک باسە کات دەگەڕێتەوە لەسەر حەسوودیڵێ لە لادەیەکە تا کوردستانی خۆوان بۆ شوێنیکتر بووە پیاوێک هەبوو نابیناش بوو بەس حەسوود بوو یعنی عەلاقەی بە چاوە نییە کە چاوی ئەبینیاننا حەسوود بوو خەڵک بەکاری هێنا پاریانی هەیە ئەیان و چاومان بوو بە لە فڵانە کەس ئەڵێ پیاوێک حیوانی زۆر بوو بەس ئەیزانی مەڕووماڵاتی فڵانە حاجی زیاترە و بەرەکەتدارترە ئەم پیاوەی بە پارە بردووتی وەرە لە شاخی فڵان پێشەوەی مەڕووماڵاتەکە ئێوارە بگەڕێتەوە بۆ ناو ئاوایی لەو شاخە کە مەڕووماڵاتەکە هاو بەم دیوان من پێت ئەڵێم کە هات تۆ چاوێکی لێبە ئەڵێ ئەوشتی باشە بردی لەگەڵ پیاوەکە بۆی دانیشتن ئیتر کەوکوژی بۆی دانیشتن وتی هەر کاتێ مەڕووماڵاتەکە بینی لە نزیک بووە پێم بڵێ وتی وەڵا ئەوە مەڕووماڵاتەکە لە شاخی فڵان وا هاو بەم دیوە وتی پاح تۆ چاو لە شاخی فڵانەوتی ئاوتی وڵا کابرا خۆی کێر قاتل الله والحسد ما أعدله بدأ بصاحبه فقتله. بەس مامۆستا یاسین ئەما کەم بە فرسەتێک جاری وا هەیە لە ناحی خۆپارێزیشەوە ئیسرافێکی زۆرە کرێ ینی کابرا هەر شتێ بێ ئەڵێ چاوە هەر شتێ بێ ئەڵێ حەسادەتە ینی پەنجەیەکی بێشێ ئەڵێ وەڵاوی بین بوو مناڵێکی تووشی دەرناچێ ئەڵێ وڵا حەسوودی بوو جاری وا هەیە ئەبێ بە نەخۆشی هەموو کەسێ بە حەسوود دەبین بزەبێت ئەڵێ چەم ناڵە هەیە نایڵێت ئەڵێ نەخۆشیە ئەمەش دیسان ڕاستەنا ئەوە ئیسرافە زیادە ڕەویەکی زۆرە ئەو کەسەش کە مەحسوودە حەسوودی پێبرێ ئەبێ دڵنیا بێ لەوەی کە هیچ شتێک لە قەدەری خۆی پەروەردگار بەدەر نییە هەر شتێک ڕووباجێ بەجێبوونی قەدەری خۆی پەروەردگارە ناز و نیعمەتەکان ینی ئەوەی کە ئەزانی ئەبێتە مای حەسوودی خەڵکێک ئەگەر بێ ئینسان زۆر کەشفینەکە باشە بەس تۆ شاهادەیەک ئەهێنی تەبەن ناتوانانی بیشاریتەوە پێگەیەکی کۆمەڵاتی هەیە ناتوانانی بیشاریتەوە ئەنجا جەماوەیەک هەیە مناڵە هەیە ماڵ و خێزانە هەیە خزم و قەس و یعنی قسە ڕۆشت و یۆ بۆ ئەگیری ڕێسپیەکی ئەمە ناکرێ ئەگات بوو ئەوەی کە ئینسان ئەبێ خۆی بپارێزێ بەوەی کە خێری بۆ خەڵکی بێ لە عەشاری خۆمانە وتراوە حەزمەکە هەر خۆ پیاوبی حەزی خەڵکی تریش پیاوبێ ئەوە ئەو ئینسانە بە دڵنیایی و پارێزراوە بێ ناکرێ ئینسان وا بزانێ هەموو شتێک هەرچاوە هەموو شتێک هەرچاوە بە قەدەری خۆی پەروەردگار بێگومان ئەسڵێکی هەیە حتا لە ڕووی نەفسیشەوە ئێستا دکتۆرەکان باسێواکەن جا تیشکە جا چاوی سێمە ناوچەوە تەماشا ئەڵێن مناڵی وا هەیە ئەوەنە جوانە دایکی خۆی لە چاویاوە هەیە ئەڵێ دایکی خۆی هەیە ئێمە حەسوودی بەسەرن بابەتە کۆمەڵایەتەکە زیاتر باسەکەین ئەوەی کە بێتە کێشەی کۆمەڵایەتی دابڕانی ئینسانەکان لە یەکتری هیوا هەیە مەسەن ئێستا باسی ئەواکەن لە گوندێک هەیە ساڵەهای ساڵە لە فەلەستین کابرا مەسیحیە بە ڕۆژوو نابێ بەس بە بەرچاوی موسڵمانان و نوێژ ناخوا بەڵام هەڵە سێشەوان بە تەپڵ هەموو موسڵمانان ئەهلی گوندەکە زۆری 600 ماڵە هەمیان خەبەرەکاتەوە سێری ئەو خێرویستیە بۆ خەڵکی چیرۆکێکی خۆشە گێڕنەوە لە گوندێک ناوی گوندەکە من لە یاد نییە لە میسر ئافرەتێک زۆر فەقیرە 3-4 کچی هەیە ئەم کچانە گەورەی کردوون بە توور فرۆشی مەشهورە کە تووری فرۆشتەوە کۆی کردو لەسەر جادەیە وەستا و خەڵک تووری لێکڕیوە مناڵەکانی پەروەردە کردووە کچە گەورەکەی خوازبێنی ئەکرێ کەسێکی کەم دەرامەت دێت وەرحاسی کەلام خوازبێنیەکە ئەو شەوە کە شەوی خەنەبەندانە یاخود چییە لەو گوندەیە سوبحان الله یەک کەس ناچێ بۆ ماڵە یەک کەس ناچێ پیرۆزباییەکیان لێ بکە لە پڕ ئاهلی گوندەکە گویان لە یەک قریشکەی زۆر گەورە بێ هەموو یانە دەرەوە خوایە چییە خیشکەکە لای ماڵی فلانە کەسوێ کاتێک کە سێرەکەن ئەچن سێرەکەن ژنەکەی لەوێ
ژنەکە لە ماڵەوە دانیشتووە ئەو شەوە شەوی خەنەبەندانی کچەکەیەتی کە ئەڕوا ئەم کچەی گەورە کردووە بە بیر و باوەڕ و ئەخلاقێکی جوان باشە لەم گوندە کەسێکی تیانی ئەوە ئینسافی هەبێ ئەو نەخواناز بێ ئەو نەخێویست بێ بڕوا بڵێ کاکە پیرۆزی بێ ئەمە هەر لەبەرەوەی کە سوکارێکی کەمیە یا کە سوکارەکەشی بۆچی ناسێ پیرۆز باەکی لێ بکە ئێتە خەڵکەکە کۆبنەوە مامۆساکان کۆبنەوە دەسەکەن بەگریان ئەنێ ئەشهدو لا تۆ ڕاستەکەی ئەهلی گوندەکە هەموو خۆبنەوە ئەیکەن بەشایی لەبەر دڵی ئەم ئافرەتە سەرەتا حسوود بوون ئەم ئەهلی ئەم گوندە بە شتێکی ئەوە هیوایە حسوودی بە شتێکی زۆ بچووکەمە زۆکەمە بە بۆیە کە چۆن کردیان بەشایی دڵی کەسەکەیان خۆشویست ئەکرێ ئینسان دش بە حاڵەتە فیتری حسوودیەکەی خۆی کە لە ناخیا چەسپیوە بستێتەوە بۆ ئەوی کە بێت پەنای نەگرتۆ بەخوا لە حەسەد و لە قورآنە طبعاً ئەگەر مەجال بۆ باسێکین 5 جار باسی حسودی هاتووە ئەم تحسدون الناس على ما آتاهم الله من فضله ومن شر حاسد إذا حسد من عند أنفسهم من بعد ما تبين لهم الحق لا سورة بقرة كخوي جورا باسي أهل كتابك خوي جورا فمن من شر حاسد إذا حسد إنسان أبي خوي لب بارز بويا حقيقة واقعة قرفتك زور جورية لسر أستي تاك خيزان كومالجا عشرتكان تنان دولتك ما مصا وكو آخر برسيار بۆ مەسلەی خۆپارێزی هەندێک ڕەوشوێنە ئەجیرێتە بەر ڕەوشوێنەکان جاری وایە لە ڕەوشوێنەکانە هەڵا هەیە مثلەن کابراەک لەجێ ئەوەی کە خۆی دوعا بخوێنێ ذیکرەکانی ئێوارە و بەیانی بخوێنێ بۆ خۆپارێزی ئەچێت پەناباتە بەردوعا بەس دوعاکە خۆی نایکە لە ڕێگای نوشتەوە لە ڕێگای داواکاری ئەیکێکەوە یاری لەم ڕوانگەیەش و ئینسان چۆن خۆ بپارێزی ئەوە تەبمەن خەڵکێک هەیە خۆی تووشی لاوازی ئیمان کردووە ئەچێ بۆ لای جادوگەر ئەچێ بۆ لای ساحر ئەچێ بۆ لای هەندێک کەس بۆ نوشتە و جادو ئەو جۆرەشتانە کە ئەسنا بڵنگار خوێنەواریشی نەبێ ئەگەر تۆ بە خواناسێک بڵێ دوعای خێرم بۆ بکە ئەوە کارێکی باشە ئەگەر خۆ دوعا بکەیت بە تایبەت معوەذەتەین کە ئەو دوو سوورەتە بخوێن لێ عەلەق و فەلەق ئەوە کاریگەری زۆری هەیە خوێندنی سوورەتی بەقەرە لە ماڵە کاریگەری زۆری هەیە و هەروەها خۆپارێزی لەوەی ناز و نیعمەتەکان ئینسان زۆر کەشفی بکە هیوا هەیە کە ئەچێتە ناو خەڵکێکەوە هەچی ناز و نیعمەتی خۆی کەشفەکە شان نازی بە خۆیەوە ئەکا بغرا ئەبێ ئەڵێ ئەمڕۆ ئەوەم کرد لە کاتێکا ڕەنگە هەمووشی نەکردبێ تۆزێک زیادەشی پێوە بنێ ئینسان لەمە خۆی پارێزێ لە کۆتاییە ئێمە عەبدی خۆی پەروەردگارین کاروبارەکان بەدەست خۆی پەروەردگارە ئینسان نیەتی صاف بێ نیەتی ساغ بێ تەسلیم بە خۆی پەروەردگار بێ عەقیدەی ئێمەڵێ وەعلم أن الأمة لو اجتمعت على أن يضروك بشيء لم يضروك إلا بشيء قد كتبه الله عليك زيان قدري خوي پروردگاری لسر نبي ناقات إنسان توكل بس بخوي پروردگار و ئیتر پشتنی لێ بکاتەوە وەکو کوردەواری خۆمانەڵی گوێ نەدات خی گەورە پاداش باتەوە مامۆستا باسەکە تێر و تەسەل بوو دەستەکانە خۆش بێت کاک محەممەد لە ماوەی دوو خولەکە ئینشاڵڵا چەند ئاەتێکمان لە قورآنی پیرۆز بۆ بخوێنە الرحمن الرحيم ألف لام را تلك آيات الكتاب المبين ألف لام را تلك آيات الكتاب المبين إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من
إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين صدق الله العظيم. خی گەورە پاداش بێتەوە. زۆر سوپاس بۆ کاک محەممەد شاهۆ و هەروەها مامۆستا یاسین حەسەن کە لەم بەشە لە بەرنامەکە لەگەڵمان بوون. دەستان خۆش بێ. زۆر سوپاس. بەڵێ خۆشەویستان ئەچینە ناوبڕێکی یاخود ڕیکلامێکی بازرگانی و دواتر بە خزمەت ئێوەی خۆشەویست دەگەینەوە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمان هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عەتەر یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە لە پێداویستی حەج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حازر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاق بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوەکاتێ و هەر شۆنێک لێی بنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕیکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریا ناکەوی. باش دایگەنی ساڵەسم. قڕب هەسەوابان نییە. پارشێو ناکەم. بەڕۆژێت بەڵە بەڕۆژوو.
ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەرگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا، فلتەرێکی ئەستۆری ئۆرجیناڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بەخوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە، ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عازیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە، بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس پیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج بکەن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لە یەکادا هەم جلەکانت بۆ شووە و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرج و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆڵ. ئەمانە و چەندین تایبەتبەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کاک شێخ لە تەوەرەی دووەممانە ئەچینە سەر بابەتێکی زۆر گرنگ، ئەویش بابەتی پێست و ئەوەی کە پەیوەندی بە پێست و بە قژەوە هەیە. تەوان ئەم دوو بهێنە هەم قژ هەم پێست بەڕاستی خەڵک ئێستا زۆر زۆر گرنگی پێدا، واروەها تەجمیلێکی زۆر بۆ پێست و بۆ دەم و چاو ئەوان ناکرێ. جا ئێستا خەڵک زۆر گرنگی بە چاندنەوەی قژ و ئەوانە ئەدا. بەڵام ئەمڕۆ ئێمە لەگەڵ دکتۆر هێمن زەمانە باسی هی نەکەین، باسی ئەوەی کە چۆن قژمان بپارێزین، چۆن بەتابەتی لە مانجە ڕەمەزانەیە کە پێست ئاوێکی زۆری ئەوێت، چۆن بتوانین پێستمان بپارێزین، پێستمان بپارێزین تەنانەت لەبەر خۆر، چۆن مانجە ڕەمەزان بەرینە سەر و کاریگەری نەرێنی نەچێتە سەر پێست و قژمان. طبعا بابەتێکی زۆر گرنگەوە دکتۆر هێمن شەڵامە لە خزمەت یابین لە ڕوە طبعا جستەی و تەندروستیەکەەوە باسمان بووە کە من حەزەکەم شتێکی معنەویشەوە باس کە مانگی ڕەمەزان هەر خۆی بۆ خۆی ئینسان زۆر نورانیەکات. ڕاست ئەوە شتێکی معنەویەکە نوعێک لە نەشونمایەکی ئیمانی و نورانی جوانیاتێ. چا پێمان خۆشە جنابی دکتۆر هێمن زەمان تەشریفێنێت و لە کەپسپۆری جوانکاری نەخۆشەکانی پێستام پێمان خۆشەویش لە بەشە نورانیەکەینا لە بەشە جستەیەکەی بمان باس بکات. بەخێر بێت دکتۆر. باشی زۆر سپاس. دکتۆرم بەخێر بێت. بەخێر بێت. فەرموو جەناب دانیشە. فەرموو. دکتۆر جان بەخێر بێت. بەخێر بکات. ببوورە پرسیارێکی زۆر شەخسیەکەم، ینی ماشەڵڵا پێستی جەنابە جوانە. ئەوە کاریگەری ئەوەیە کە دکتۆری پێستی یا
دەزانی چۆن پێستی خۆ دەپارێزی یا چۆن پێستی خۆ خزمەتەکەی. بەڵێ سپاس مامۆستاگیان سەبارەت بە گرنگیدان بە پێست با بڵین هەر کەسە خۆ بە نەزانین پندەکەی لە کوردیاڵە دۆم بە کولاش بۆ خۆی بدوێت ئەمە لە هەموو مهینەیەکە ڕەنگایەتەوە با بڵێن لەوانەیە ئێمە تۆزێک زیاتر لە خەڵکی ئاسایی گرنگی بۆ بابەتە بین هەڵبەتە جاری واش هەیە یعنی لەواقع من وەکو خۆم وەکو جەنەتیک پێستم زۆر خراپە با بڵین بەڵام گرنگی پێدانەکە زیاتر وای کردەوە با بڵێن زۆر کەس هەیە پێستی لە من باشترە پێویستیش ناکە ئەوە گرنگیشی پێبات با بڵێن لەبەرەوە لە بواری پێست و قژ و هەموو بارەکانترە هەم جەنەتیک دەورەبینی هەم گرنگی پێدانەکەش دەورە زۆر باشە دکتۆر گیان گفتوگویەکی چڕوپڕەکەین لەسەر مۆزوعی پێست و لەگەڵ شاقش بەڵام بە سەرگ لە شێفەکە دێن لەگەڵ کاکشێخی هاوڕێم جەنابەت هەر لێرە جەنابەت چاوەڕێمان کەین انشاءالله دوایی گفتوگۆیەکی تێروز سەلەکەی ترگە خواردنەکانیش چی باشە بۆ پێستەوانە جەنابەت بەتەکی لێ پرسیارەکەینەوە پرسیارەوە چی لێکەی فەرمو خود بەڕاستی برا شێف نەریمانی تەنها شێف نەریمانی تەنها شێف دوور مەکەورە لێمان سەلام عەلەیکوم چۆنیت ئەوە چی بوو کردە ناو قیمەوە ئەوە پەنیر بوو پەنیری بوو بەڵێ پەنیر ئەخیتە ناو قیمەوە شێف چی دروستەکەی ئەمڕۆ دوو خواردنی جیاوازمان هەیە خواردنێکمان هەیە ماکەرۆنیمان هەیە بە سۆسی بەشەمێل سۆسی بەشەمێل بەڵێ باشە ئەی خواردنەکەی ترمان چییە تاکسیکۆ کە لە ئەوڵۆ ناوی بەڵە تاکسیکۆ باشە پێکاتەکانی تاکسیکۆمان بۆ باسکە پێکاتەکان بریتە لە وەرە ئێرەوە زەحمەت پێکاتەکانی بریتە لە سنگی مریشک سنگ مریشمان هەیە ئیکوڵێنین بۆی ئەیکوڵێنین سنگی مریشکەکە لێرە بەڵە سنگەکە کوڵاوە سنگە ئەکوڵێنین لەگەڵ پەنیری هینە بووکە تێکەڵاوێکن لە سنگەکە کاتی کوڵانە کە کوڵا دەریکەین لەگەڵ پەنیرە تێکەڵاوێکن پەنیری مۆزەرە لەو پەنیری بووک لەگەڵەوە تێکەڵاوێکی جوان سنگی مریشکەکە هەستەکەم شتێکی تریکی لەگەڵا تێکەڵ کراوە چی بەڵێ ئەوە هینەوە داوا دەرمانت هاتی پێشەوە بڵن داوا دەرمانی تیەکەی ئەمە ئەو گیایە چییە گیان ئەوە تەرخونی وشکە بەڵێ تەرخونی وشکە و لەگە بیبەری ڕەشاتی شێف تۆ ئەوەنەت کوڵانوە ئێستا گۆشتەکە وشک بۆتە وشک ینی بەشتێکی وشکمان گوشتی وشکمانێت ئەوێ وشک بێت چونکە لەگە پەنیرەکە یەک بگرێت ئەمە بەس سنگ گونجاوە یاخود بەس سنگ گونجا ئەتوانی بە گۆشتیش بیکەیت بە گۆشتی شاکرێت بە گۆشتی حیوانی سوور بەڵە بە گۆشتی سووریش ئەکرێت بە زۆربەی گۆشتەکرێت ینی بە ماسی ئەکرێت بە قیمە ئەکرێت بە زۆر شتەکرێت لەگەڵ چی تراتێکەڵەکەی لەگەڵ پەنیرا تێکەڵاوەکەین نانمان هەیە نانی سووریمان هەیە ئەمە نانە سووریەکان جوانێکرد ناو نانە سووریەکەەوە سۆسێکمان بگرێتەوە سۆسێک بە تەماتە سۆسێکمان بگرێتەوە تەماتە و پیاز و گێزەرە لەگە بیبەری ئەلوانە باشە ئەی ئەم ماکەرۆنی و ئەوانە چییە ئەمە بەس ماکەرۆنیەکە بە سۆسی بەشەمێل ئەوە بۆ سوپەکە ینی ئەمە بەڵێ ئەمە بۆ سوبەکەنی سوبەکە جیاوازە سوبێکی پیازمان هەیە ئەمڕۆ سوبێکی پیازمان هەیە زۆر شتێکی تایبەت ئەمڕۆ سوبەکەمان بریتە لە پیاز بەس پیاز خۆی لەگەڵ جیازەرە پیاز و جێزەرە لەگەڵ شیرە بەڵێ شیش بەڵێ ئەی ئەو کە ڕەنگی زرد بۆەوە بەچی زەردە کردو ئەوە یەک تۆز کاریم تێکردووە یەک تۆز زۆر یەک تۆز کاری بەڵێ زۆر باشە داوا دەرمانی نییە کەواتە تۆ ئێستا ئیشەکەت نیوە کردووە بەڵێ دەتاوە باشە دواتر ئەو سنگی مریشکە ئەکەیتە فڕنەوە بەڵێ دوای سنگی مریشکەکە ئەو لولەکەین بەنانەکە لولەکەین ئەیکەنە سەر سینیەک کە لولمان کرد بە کەرە چەورەکەین جوان ئەیکەن نافڕنەوە زۆر باشە زۆر چاکە ئێمە لە قۆناغەکانی تریشاهینەوە بۆلات بابزانین ئەمە دواتر چی لێ دەرەچێ تاکسیکۆ تاکسیکۆ باش بۆ ئەمڕۆ من ناوکەی بزانیش خۆی مەکسیکۆ نییە تقریبا نوێژەرەوەیەکات بەس ئەم بە شێوازی ئەڵمانی دروستم کردووە بەڵام بە شێوازی ئەڵمانی دروستم یعنی خواردنەکە بۆ خۆی مەکسیکی بەڵێ بەس بە شێوازی ئەڵمانی دروستم کردووە تۆ زانی خواردن جاری وایە کێشەیەکی لەسەرە لەو ساڵانەی ڕابردوو ببورە کاک دکتۆر لەو ساڵانەی ڕابردوو ئیسرائیل خواردنێکی عەرەبی معەلەب کرد و بۆی بیکابەی خۆی بەڵام هەموو دنیا عەرەبی هاتە سەرخەت وتیانەوە لەبەر خواردنێکی کلتوری ئێمەیە نابێ بە هیچ شێوێک ئیسرائیل دەستی بۆ بەرێ
خواردنیش زۆر مهمە ینی چۆن پارێزگاری لەیەکی ئێمە وەکو هەر شتێکی ترمە ماشەڵڵا ناتوانین پارێزی لە شتەکانی ترمان بکەین جا چ جیای خواردن ئەگەر خۆ کوردیش بەتەکید خواردنیە خوانی تایبەتی خۆی کوردیش تەمان کاک شێخەکە پرسیاری نەفەرموو وڵی هیچم نیە دەست خۆش بەوە تاکسیکۆکی تەواو کات دەست خۆش فەرموو کاک شێخ فەرموو ناچم ببوورە بە جێشمان هێشتی زۆر سپاس دەکەین با بە پرسیارێکی ڕەمەزانی دەست پێ بکەین ئێمە لە مانجی ڕەمەزانە بە ڕۆژوە بین بۆ ماوەیەکی زۆر خواردن و خواردنەوە ناخۆین چی بکەین بۆەوەی کە بە ڕۆژوو بین و ئەجرمان دەستکەوێ و لەگەڵیشە جەستەشمان زیانی پێ نەکەوێ بە تایبەتی لە ڕوانگەی پێست و قژەوە طبعا لەم ساڵانەی دواییدا هاتنی مانگی ڕەمەزان هاوکاتە لەگەڵ وەرزە گەرمەکان و بەرزبوونەوەی پلەی گەرمە طبعا کاتێک کە هەر کەسێک کە بە ڕۆژووە بێت ماوەی چەند کاتژمێرێک خواردن و خواردنەوە وەرناگرێت طبعا ئەمە کاریگەری لەسەر هەموو ئەندامەکانە بێت لە ناویشانە پێستێکێکە لەو ئەندامانەی چکە گەورەترین ئەندامی جەستەیە زیاتر لە ئەندامەکانی تر کاریگەری لەسەری ئەبێت و بە تایبەتی تریش لەم ساڵانەی دواییدا کە لە وەرزی گەرمادا با بڵین زیاتر جەستە وشکە بێتەوە پێستیش لەگەڵیدا وشکە بێتەوە لەبەرەوە پێویستە لەگەڵ بە ڕۆژوو بوونەکەیە ئاگاداریەکی هەم جەستەمان و هەم پێست و قژیشمان بین بۆ ئەوەی کە زیانی پێ نەکات چونکە هەروەک جەناب تەنەزان لەم ساڵانی دواییە چەند توێژینەوەی دەریخستووە کە ئەگەر ئێمە وەکو میلەتێکی موسڵمان بە ناوی ڕۆژووەوە ناوی بنین ئەم کەسانەی کە باوەڕیان بە دینیش نیە بە ئاینی ئیسلامیش نیە با بڵێن لە ڕوێی زانستیەوە بۆیان دەرکەوتووە کە بە ڕۆژوو بوون یاخود خواردن و خواردنەوە نەخواردن بۆ ماوەی چەند کاتژمێرێک و لە چەند ڕۆژێکی ساڵێکدا سوودبەخشە بۆ هەموو ئەنجامەکانی جەستە لە ڕووی پێستیشەوە با بڵێن بەڵام ئەبێت ئەمە گرنگیەکی پێ بدرێت و چاودێری بکرێت بۆەوەی کە پێچەوانە نەبێتەوە با بڵێن زیانی پێنەگەیەنێت یەکێ لەو خاڵانەی کە زۆر گرنگە بریتێ لە شێدارکردنەوەی جەستەی ئەم کەسە هەم لە ناو هەم لە دەرەوە چۆن ینی ئەندامەکانی جەستامیان پێویستە بە بڕێک ئاوی پێویستە لە دەریشەوە پێستیش بە هەماشە پێویستی بە ئاوی پێویستە ینی ئەبێ و کەسە لە بەربانگەوە تاوەکو پارشێ و ئەبێ 2 لیتر ئاوش لە مەنی وەربگرێت جام کەسەی کە چێ بڕاستە خۆ لە ڕێگەی خواردنەوەی ئاوی ئاساییەوە بێت یاخود ئەو کەسانێک کە حەزیان لە ئاو نیە زۆر ئاو بخۆنەوە بۆ نمونە من زۆر حەزم لە ئاو خواردنەوە نییە ئەبێ بیر لەو شتانە بکەیتەوە کە قەرەبوویە کاتەوە بۆ نمونە میوە هاوینەکان شووتی کاڵک سەوزەکان خیار و کاهوو ئەمانە زۆربیان سەروی لە سایانە و 3 بۆ 5 ئاوە ئەبێت تۆ 2 لیترەکە تەواو بکەی بۆ ئەوەی کە بڕی پێویستی ئاو بڕواتە جەستت و پێستیشت شێدار بێتەوە زیانی پێنەکات لە هەمان کاتە با بڵێن ئەبێت دووربین لەو شتانەی کە زیانیان هەیە ینی ئەبێتەوەی ئەوەی کە تۆ زیاتر جەستت وشک بکاتەوە هەڵەیەکی زۆر باو هەیە خواردنەوەی چای ڕەش ینی خەڵکانێک هەیە هەر لە بەربانگەوە تاوەکو نیوەشە و دەسەکە بە خواردنەوەی چاکەمە زیانێکی زۆری هەیە با بڵێن چونکە پێک هاتەی چای ڕەش وایە و ئەکات بڕێکی باش لەو کانزا و ئاوەی کە هەیە لە جەستەیە بیکاتە دەرەوە لە ڕێگەی گورچیلەوە بەڵام پێچەوانەکەی تۆ ئەتوانی چی بکەیت لە جیاتی چای ڕەش چای سەوز یاخود ڕیلاکستی چای گژوگیات ئەنوا و ئەشکال گژوگیای باشمان هەیە تاوەکو بەشێکی زۆر لەوانە لە کوردستانی خۆمان بەرجەستێ ئەتوانی بەکاری بێنیت وشکەکرێتەوە یاخود هەر بە تەڕیشەکرێت و بە چاو ئەی خۆیتەوە هەم سوودت بگەێنێت و هەمیش نە هەڵە جەستەش تووشک ببێتەوە کاک دکتۆر ئێستا لەم وەرزەیە ئەگەر چی وەرزەکە زۆر گەرم نییە وەرزێکی فێنکە بەڵام وردە خەریکە خۆرەتا و خەریکە وردە گەرمە بێ ئێمە ئازانی کە بەرکەوتنی خۆر بە شێوێکی ڕاستەوخۆ هەم بۆ پێست هەم بۆ قژ کاریگەری خۆی هەیە ئەمە تا چەند مەسەلەن ئەوەیە کە ئینسان تەعاملێکی یاخود مامەڵەیەکی دروست لەگەڵ خۆرەتاوە بکە بەڵێ یەکێک لەو ڕێگا گرنگانەی بۆ پارێزگاریکردن لە کاتی بەڕۆژووبوونا زۆر گرنگە لە کاتی ئاساییشە بە دڵنایەوە خۆ پاراستنە لە تیشکی خوار یعنی تاوەکو کەسەی کە
بە ڕۆژوە بێت تاوەکو بتوانێت کەوترین کات بەرکەوتنی لەگەڵ خۆریا هەبێت با بڵین چکە تۆ کاتێک کە بە ڕۆژوە ئەبییت و خۆرەکەش لێتەیات چەند جار کاریگەریەکانی زیاتر بێت چونکەوە ئەکات تۆ ئارەق بکەیتەوە زیاتر وشک ببیتەوە لە هەمان کاریشتە کاریگەری تیشکی سەر و نەوشەکە کە لە ناو خۆرەکەی ئەمی جارێکی تر زیانت پێگەێنێت لەبەرەوە خۆپاراستن زۆر پێویستە لە هەمان کاتیشە پێویستەوە کەسە دژە خۆر بەکاربێن تاەن ئەگەر تۆ دژە خۆریشە پێوە بێت وا باشە کە ڕاستەخۆنەچیتە بەرخۆر بۆی زیان و کاریگەریەکانی خۆرەکە لەسەر پێست و قژەکە کەمتر بێتەوە دکتۆر هێمن ئێمە وەکو موسڵمان لە ڕۆژێکە بە زۆری بەتایبەتی لە هاوینیشە ڕۆژی 5 جار ئێمە دەستنوێژەگرین خۆشۆردنی یەکە لە سنتەکانی ئیسلام بەتایبەتی حتا ئەگەر هەر نەش بۆ فەرمێتەوە تۆ ڕۆژانی جومعە خۆ بشۆ و بگرە بەعزێک سنت هەیە کە ڕەنگە زۆر شتێکی باش بێ وەلای جنابتان ئەتوان سوودە تەندروستیەکانی باس بکەن هیچێک لەوانەکە ئەڵێ مەڵمەڵە و ئاو لە لووت ڕایان ئاو لە دەم ڕایان حتا گوێشکە پاکردنەوە ئاو لە دەوری گوێشکە پاکردنەوە دەستێنان بە مەسحی سەرا ئەمانە لە ڕووی تەندروستیەوە تۆ ڕۆژی 5 جار یا قاچە پاکە شویت ئەو کەسە قاچی پاکە شوات تا تووشی فتریات و کۆمەڵشتی تر نابێت لە ڕووی تەندروستیەوە ئەم دەستنوێژە چ فێنەکەرەوەیەکەوە چ سوودێکی تەندروستی بۆ پێستیە بێت بەڵێ بەکارهێنانی ئاو بە تایبەتی ئاوێکی فێنک با بڵێن بۆ پێست بە شێوەیەکی گشتی باشە بەڵام و کەسانێک کە پێستیان وشکە بێ ئەگەداری ئەوە بن کاتێکە بە دوور بن لە بەکارهێنانی ئاوی گەرم چکە پێستیان زیاتر وشکە کاتەوە لەگەڵی شادا ڕۆژانە ئەبێ شێدارکەرەوە بەکاربێنن بچونکە کاریگەری ئەم ئاوە لەلایەکەوە سوودی پێگەێنە بەڵام گەر پێسی وشک بێت هۆکارێکە بێت بۆ زیاتر وشک بوونەوەیشی ئەمە باش نییە زۆر وشک بکرێتەوەمانە لەبەرەوە شێدارکەرەوەی لەگەڵا بەکاربێنە بۆی پێسی وشک نەبێتەوە بەس بۆ کەسانێک کە پێستیان نۆرمەڵ و ئاساییە یاخود پێستی چاورە کاتێک ئاوێکی فێنک بەکارهێنن سوودیان پێگەێنێت سوودمەنە بن لێی باسی ئەوەت کرد لە کاتی شۆردنی قاچا با بڵین ئەو کەسانێک کە قاچیانە شۆن زۆر جار هەیە هەر بەتەڕی گۆرەوی یاخود پێڵاوەکانی لە پێکەنەوە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە گەشەی کەڕوو بکات چکە کەڕوو پێویستی بە شوێنێکی گەرم و شێدار و تاریکە لەبەرەوە ئەم کەسانە وا باشە لە دوای دەستنوێش قاچیان وش بکەنە بە تایبەتی بینی پەنجەکانیان بۆی ئەو ئاوەتیایدا کۆ نەبێتەوە شێدار نەبێت تووشی فتریات و کەڕوو نەکات. کاک دکتۆر ئێمە چەند ڕەنگی پێسی جیاوازمان هەیە پێسمان هەیە ئەسمەرە پێسمانەیە سپیە پێسمانەیە سوور و سپیە هەیە ڕەش ئەسمەرە ینی لە ئەسمەریش ڕەشترە ئەمانە تا چەند ینی مامەڵەکردنی جیاوازیان پێویستە. بەڵێ خۆی ئەمە 6 جۆر ڕەنگی پێسمان هەیە دابشکردنەکە پێوتر فیتیس پلاستریکسکین تایپس لە ڕقم 1 و دەست پێکە تا ڕقم 6 ڕقم 1 ئەوانەیە کە پێستیان زۆر سپیە چاویان کاڵە قژیانەها کاڵ و زەردە با بڵێن اینجا ئەڕۆیت بۆ سەرەوە تاوەکو کۆتایی ئەڕوات بۆ ئەفریقیەکان ئەمانەی کە ڕەشپێستن و مووی سەریان ڕەشێکی تۆخی ئەستورە پێستیان زۆر ڕەشە ئەمە جۆری شەشە و یەکیش لە کۆتایەکە ئەوانتریش لە ناوەڕاستان تەمان ئەمانە جۆری پێستانە کاریگەری ژینگە لە سەریان جیاوازە و خۆپارێزیشان جیاوازە ئەگەر دیقەتتان یابێتێ هەر تاوەکو لە گیانەوەرانیشا بۆ نمونە ڕەنگی کولە ڕەنگی کولەیەکی بیابانی زەردە بەس هی ناوچە گژوگیایی و سەوزەکان سەوزە ئەمە خۆگونجانی ژینگەییە کە خوای گەورە ئەمانەی کە بە مرۆڤیشەوە بەو شێوازە دروست کردووە کەسێکی ئەفریقی کە لە شوێنێکی وەکو وشکی وەکو ئەفریقا و هێنە ئەمانەیە طبعاً پێستێکی ئەسمەر و تۆخ پارێزگاریکردنی لە خۆر بەهۆی بوونی ئەو میلانی سایتانە باشترە وەکو لە پێستێکی سپی زۆر کاڵ ئەم چەند دقەیەک لەبەر خۆر بێت ئەمانەی کە پێستیان زۆر سوور و سپیە دوای چەند دقەیەک لەبەر خۆر ئەسووتێت بەڵام ئەمانەی کە ئەسمەرن ئەسمەرتر ئەبن بەڵام ناسووتێن چونکە پارێزگاریان بۆ تشکی خۆر باشترە بەڵام سەبارەت بە کاریگەری پێویستبوونی
بڕی ئاوش لەمەنی و گرنگی پێدان لە ڕەمەزانە ئەمە ئەتوانین بڵێ فەرقێکی ئەوتۆنیە هەردوو لە ئەبێت چونکە پێویستیان بە بڕێکی نزیکی 2 لیتر لە ئاو ئەبێت لە کەوەری بگرن بۆ ئەوەی کە بەڵانسێک لە نێوان لە دەستچوونی ئاوش لەمەنەکان و لەبەر ئەوەی کە لە دەستی ئێن ڕابگرن. کاک دکتۆر شتێکی تر هەیە یارمەتی کاک شێخ ئێمە زۆر جار کە باسی پاراستنی پێست دەکەین زۆر بیر بەس لە سیمامان لە دەم و چاومانەکەینەوە بەڵام ئێمە بیرمان لەوە نییە کە وردەوردەکە وەرز بەرە و گەرمیان ڕوا زۆر جار تیشێرتێکی نیوقۆڵ و زۆر جار هەتانی هەیە شۆرتێک لە پێکات ئەی پاراستنی ئەوانانی چۆنە بێیانی تۆ خۆ ئەمان شار پێستە و ڕەنگە جیاوازێکی زۆریشی نەبێت لەگەڵ پێسی دەموچاو ئەگەر خۆ دەموچاومان زیانی بەربکەوێ بەهۆی خۆرەوە ڕەنگە بەدڵنایەوە ئەم نەخۆشیانەی کە نەخۆشی هەستیارین بۆ توشکی خۆر ئەم کەسە ئێمە زۆر جار بەوە تەشخیصی حڵەتەکە کە این سیرەکەین کە یەکسەر دەموچاوی ئەو شوێنانەی کە بە دەرەوەی قۆڵی و سەرسنگی گرتوێتەوە با بڵێن لەبەرەوە جەنابەت ڕاستە فەرموویت ئەم بەرکەوتنی خۆرە چۆن لەسەر دەموچاو لەسەر دەست و قۆڵیش کاریگەری هەیە لەبەرەوە وا باشە کە لەم وەرزانە جلوبەرگەکان داپۆشراون بۆ نمونە قۆڵی درێژ بێت سنگی داخراو بێت بۆی بەرکەوتنی خۆرەکە کەمتر بێتەوە و کاتێکیش درە خۆریش بەکارێ هەندێ وا باشە کە بۆ دەموچاو بەکارێ بۆ ملیش و بۆ پشتی دەستیش بەکار بهێنرێت لەبەرەوەی کە کاریگەری تیشکی خۆر بەتایبەتی و کەسانەی کە زۆر شوفێری ئەکەن بەردەوام دەستیان بەو شێوازەیە با بڵێن ئێمە زۆر جار هەیە چەندین کێشە و گرفتیان لەسەر پێستیان بۆ دروست بووە هۆکارەکەی ئەوەیە زۆر جار هەیە ئەڵێم تۆ زۆر شوفێریەکەیت ئەڵە دکتۆر چۆن نەزانێ ئەڵمەوە یەکێکە لە هۆکارەکانی ئەوەیە کە تۆ زۆر شوفێریەکەی بەردەوام دەستی لەسەر سوکانەکەی ئەم خۆرە بەردەوام لە دەستی تۆ ئەیان بۆیە ئەم نیشانانی کادا دەرکەوتی یاخود ئەو گرفتیا و نەخۆشی پێستی بۆ دروست بووە. کاتۆر چ کاتێک خۆر پێویستە بۆ پێست هەرۆکو چۆن بۆ ڤیتامین دی ئەمە پێویستمان پێێتی ینی کەیەوە بڕەکەی و جۆری ئەو خۆرە چ کاتێک باشە بەڵێ خۆی باشترین کات بۆ بەرکەوتنی خۆر لە ناوەڕاستی ڕۆژایە لە دەی بیانەوە تاوەکو چواری ئێوارە بەڵام لەم کاتەدا زۆرترین زیانیشی هەیە ئێمە ئەگەر کەسێک بێوێت بۆ وەرگرتنی ڤیتامین دی خۆی باتە بەرخۆر وا باشە لە شوێنە کابێت کە جەستەی خۆری بەرکەوێت نەک ڕوخساری چکە ئێمە بەردەوام ڕۆژانە تەنانەت ئەگەر بێت و خۆش نەیتە بەرخۆر بە ناڕاستە و خۆ بۆ نمونە تۆ کە لە ژوورێکا دانیشتویت پەنجەرەیەکی هەیە لەسەر دەرەوە بڕێک لەو تیشکی سەر و نەوشەیە هەر کاریگەری هەیە لەسەر پێستی تۆ لە وەرزی زستانیشە گەر هەورێکی تەواو چڕیش بێت بە ڕێژەی لە سا 50 بۆ 55 یا 60 پارێزگای لە تیشکی سەرۆنیشەکە لە سا 40 بۆ 45 هەر کاریگەری خۆی هەرە بێت لەبەرەوە خۆدانە بەرخۆر بۆ دروستبوونی ڤیتامین دی بۆ هەرێکمان کەمانوا پێویستە بە جۆرێک بێت کە دەموچاومان و ئەو شوێنانە کە بەردەوام خۆر لێدا و دەستمان داپۆشاو بێت باقی جەستەکەی ترمان بەری بکەوێت بە نزیکەیی لە هەفتەیە کە یەک کاژمێر کیفایەتە بۆ ئەوەی کە تۆ بڕی خۆر وەربگریت و ڤیتامین دی دروست کات بەڵام ئێستا بە جۆرێکی تر ئاسان بووە کە بە شێوەی سەپلیمنت ڤیتامین دی هەیە چ بە شێوەی ئەمپول بێت و کەسە لە ساڵێک کاتوانێت 2 بۆ 3 ئەمپول بەکار بهێنێت و کاتە پەرداخشیرەوە ئیخواتەوە زۆر بە ئاسانی ئەم گرفتەی بۆ حلەکات چکە ئێمە وڵاتێک نین تۆزێک گرفتی بەرکەوت خۆدانە بەرخۆرمان تۆزێک هەیە لەوانەیە بۆ هەموو کەسێک ئاسان نەبێت کە بتوانێت خۆی باتە بەرخۆر. کاک دکتۆر ئێمە بەردەوام ببین ئینشاءالله لە گفتوگۆکەمان بەڵام ڕێکلامێکمان هەیە بە ڕێکلامی سپۆنسەرەکانمان بڕوا ئەنجا ئەمجاران پرسیار لە قژەکەین قژیش پاراستنی زۆر گرنگە با بزانین وەکو دژەخۆر هەیە بۆ پێستمان بزانین چی هەیە قژمان بپارێزین لێ بەڵە خۆشەویستان دوایام ناوبڕا بە قسمەکەینەوە. بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین
کێکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە نەخۆشخانی بەخشینین، لای ئێمە دڵنیاتری. کاشۆ بەرهەمێکی خانەدانە، تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. بەڵکاک دکتۆر باسمان کرد کە قژی ژێچەکە لەو شتانی کە پاراستنی زۆر گرنگە بە تایبەتی قژ کە ینی زۆر جار دانەپۆشراوە، ینی کەمتر وایە ئێمە شت بەکاربێنین بۆی بیپارێزنیان. جاری وایە ڕەنگە هەر خودی ئەو وەسایلی کە بەکارێنین، ئەو ئەکسسوارانەی کە بەکاری بێنین زیان لە قژمان بە. ئەی چۆن قژمان بپارێزین؟ قژیش یەکێکە لە پاشکۆ گرنگەکانی پێست با بڵین. ئەزانین کە بە تایبەتی لەم ساڵانەی دواییدا با بڵین گرنگێکی زۆر بەکو قژ ڕیش ئەمانە ئەدرێت ئەمانەی کە وەکو لایەنی دینیەکی سێرینەکەن وەکو جوانی باڵی خەڵکێکی زۆر گرنگی بەو لایەنە ئەدات. بەدڵناییەوە قژ بە تایبەتی بۆ پیاوانە مەچەکی قورسی دەستی پیاوانە با بڵێن گرنگی پێدانیشی بە دڵنایەوە گرنگە، بە هەماشەوە بۆ خانمانیشیانی گرنگە بەلایەنەوە قژیان. تەبان کێمە بەکو پێشوو باسمان کرد کاریگەری ڕۆژوو با بڵێن لەسەر پێست، بە هەماشەوە کاریگەری شێ بێت چکە ڕێگیم و لە ناو پێستایە هەموو ڤیتامینات و پێکاتە خۆراکی و هەشتێک کە هەیە لە ڕێگەی پێستەوە وەریەگرێت. بۆیە ئەگەر گرفتێک لەو پێستە هەبێت کاریگەریشی لەسەر قژەکەش هەبێت. بۆیە ئەم ڕێنمایانەی کە گرنگە بۆەوەی کە ئێمە ڕەچاوی بکەین بۆ گرنگیدان بە پێستمان بۆ قژیش کاریگەری خۆیە بێت ڕاستەوخۆ بۆی کە قژەکە گەشەی باشتر بێت. ئەگەر بێت و کەسێک بۆ نمونە مەکانی زۆر درێژ بێت سیرەکەین لەگەڵ کاتە کۆتایی مەکان ڕەنگی تێکەچێت، تەنانە جاری وایە کۆتایەکەی ئەشکێت وردە بێت ڕەنگی تێکەچێت. مویەک کە تازەیە سەری دەرهێناوەین بێت ڕەنگی جوانتر و گەشترە. ینی ئەم کاریگەری بەرکەوتنی خۆر و تەپ و تۆز و ژینگەیەکی باش نەبێت یاخود بەکارهێنانی بۆ نمونە گەنجان زۆر مەسەلەن کرێم و جێڵ و ئەمانە بەکارێنی کە کوالیتیان باش نەبێت. بەڵێ بەکارهێنانی مجەفیفە بە شێوازێکی بە جۆرێک کە زۆر نزیک بێت و گەرمێکی زۆری پێ بکات زیانێکی زۆر بە قژەکە گێنە وایە کات کە هەم ڕەنگی تێک بچێت ناشیرن ببێت هەم لاوازی بکات و لەگەڵ تێپەڕبوونی کاتە ئەم قژانە بۆرێت. دکتۆر شتێکی کە هەیە دیاردەیەکە بژەوەیە قژی درێژ، ینی زۆر جار کە گەنجێکە حەزەکە قژی درێژ بێت، بەڵام ئەڵێ کە قژم درێژە بێت ئەیوەرێت یا مەسەلەن خزمەتێکی باشی ناکات. ئەمە تا چەند ینی کاریگەری سلبی لەسەر قژ هەیە؟ بەڵێ قژی درێژ پێویستی بە خزمەتێکی زیاتر هەیە وەکو لە قژێکی کورت با بڵێن. قژ درێژ بێ یا کوور بێت لە ڕۆژێکە نزیکی 100 هەنێجار تا 150 و ئەوەرێت. ئەمە شتێکی ئاساییە چکە هەمان بەر هەمان ژمارە دروستە بێتەوە ڕۆژانە وەکو چۆن گەڵای درەختەیەکە ئەوەرێت و گەڵای تازە دەرەکاتەوە بەو شێوازە ئەموانە ئەوەرێت و مووی تازەیەتەوە. بەڵام جاری وایە هاوسنگەکە تێکەچێت یا زیاتر ئەوەرێت و کەمترێتەوە باشە ئەو کاتەوە هەسەکەی تر وردە وردام قژە تەنەکە بێت و شتێکیش هەیە ڕاستیەکیش هەیە ڕاستی گۆڕانکاری تەمەنە. ئەو گۆڕانکاری تەمەنانە کە ڕوئەیات هەمومان لەگەڵ تێپەڕبوونی کاتە گۆڕانکاری لە سەرجەمی ئەندامەکانی جەستیا ڕوئەیات لە ناویشانە قژ. ئەو قژەی کە پێش تەمەنی 20 ساڵی هەیە قەت لە دوای تەمەنی 20 ساڵیە نابێت. بە تایبەتیش جۆری ڕوتانەوەی
پیاوانە یاخود نێرینە لەگەڵ ڕوتانەوەی مێینە ئەمانە کە ڕوتانەوەی بۆ ماوەین بەهۆی کاریگەری هۆرمۆنی ئەندرۆژینەوە عادەتەن لە دوایی تەمەنی 20 ساڵیە هۆرمۆنی ئەندرۆژین وردە وردە کاریگەریەکەی لەسەر ڕێگی یاخود سەلکی مەکان زیاد دەکات و ئەکات وردە وردە میناتورایزیشنی پێوتێت ئەپوکێتەوە چۆن میوەیەکدا ئەنەی کە لە یەکەیتەوە تازەیە چەند ڕۆژێک دای بنێ وردە وردە وشکە بێتەوە ئەپوکێتەوە ئەو وە بەهۆی کاریگەری هۆرمۆنی ئەندرۆژینە وردە وردە لاوازە بێت با قسەیەکیش لە بۆیاخ بکەین نانی کاک شێخ ئەنواعی ئێستا بۆیاخ و بۆیاخکردن پەیدا بووە ئەی ئەوە چەندێک چوزانم لە نێوانی سوود و لە نێوانی زیانە ئەو کەسانەی کە زۆر گرنگی بە بۆیاخکردنی قژیانەدەن بۆیاخی سووری لێە هەیە زەردی لێە قژەکە بەخۆی ڕەشێکی زۆر زۆر جوان زەردێکە هەیە بە پێچوانەوە ینی ڕەنگەکەی پێچوان ناکاتەوە یا سپیەکە یا بە هەر حاڵ بابزانین بۆیاخکردن تا چەند مەسەلەن بۆ منە زیانی بۆ قژ هەیە بەدڵ نایەوە بەکارهێنانی بۆیە بێت پرۆتین بێت کراتین بێت ئەمانە هەمویان زیانەگەێنن بە قەش خەنە وسمەکاتۆ خەنەش بڵێ هەمویان بڵێ لەبەرەوەی پێکاتەیەکی کیمیایان تایە ئەم پێکاتە کیمیایانە لەگەڵ سروشتی قژە لەگەڵ پێستەکەیە ناگونجێت کاتێک تۆ بەکاریهێنیت کاریگەری بێت لەسەر قژەکە بەڵام جۆری بۆیەکە پێکاتەکەی ناوی چۆنیتی بەکارهێنانی ئەمانش هەمویان کاریگەریان هەیە ئەگەر بێت و بۆیەکە جۆرێکی باش بێت کەسێکی شارەزا بە شێوازێک شارزا بەکاری بێنێ زیانەکانی کەمترە بێتەوە هەموو کاتێک هەرزیانی هەیە هەموو جۆرە هەرزیانی هەیە بەڵام ئەتوانرێت زیانەکانی کەم بکرێتەوە بەکارهێنانی کۆلیتێکی باش و کەسێکی شارەزا بە شێوازێکی زانستی بەکاری بێنێ زیانەکانی کەمترە بێتەوە کاتوریان لەگەر جنابتان شتێکتان مابێ بە گشتی و هەر لەسەر خواردنیش بەتایبەتی حەزمان کرد خواردنیش جناب ئاماژەیەکی پێ بکەی چەندێک گرنگە بۆ پێست بۆ قەش چ جۆرە خواردنی تەغزیی پێستەکە تەغزی قژەکات باسی ئاوت کرد بە تایبەتی خواردنیش چی باشە بەڵێ سەبارەت بە خواردنەکان ئێمە زۆر جار هەیە لەوانەیە لە کاتی بەربانک تاوەکو پارشێ و بەهۆیەوەی کە قەرەبووی ئەمە بکەینەوە زۆر هەم دەرونیان هەم جەستەیەن با بڵێن خواردن زیاتر ئەخورێت وا باشە ئەو خواردنانەی کە ئاوش لە مەنیان زۆرە وەکو بابەتی سەوزە و میوەهاوینەکان ئەمانە زۆر زیاد بکرێت هەروەها ئەو پێکاتانەی کە سوودبەخشن بۆ پێست وەکو بۆ نمونە بابەتی چەرەسار بە تایبەتی گەزۆ بادەم ئەمانە فایبەر و فاتی ئەسیدیانتیایە ئەمانە سوودبەخشن بۆ پێست بەکارهێنانی بۆ نمونە ماست لاکتیک ئەسیدی تایە ئەمەوە کات کە پێست شێدارتر بێت ڕوونتر بێت بدرەوشێتەوە لە هەمان کاتە پێکاتەیەکی باشی ئاوی تێدا پێش شێدارە کاتەوە هەروەها بەکارهێنانی بۆ نمونە کاهو گەیزەر بڕێکی باش لە ڤیتامین ئایانتیایە وا باشە لەسەر سفرەکان ببینرێت شەوانە بەکار بهێنرێت هەروەها خواردنە دەریایەکان لەبەرەوەی ئۆمێگاسریان تایە ئەمانە فریفاتی ئەسیدن کەمانە جستەی ئینسان ناتوانێت خۆی دروستی بکات ئەتوانێت لەو ڕێگەوە وا بڵێن خواردنە دەریایەکان مەسەلەن زیاد بکرێت لە مانگی ڕەمەزانەمە کاریگەری زیاتریان نەبێت باشتریان نەبێت لەسەر جەستە دوورکەوتنەوە لە خواردنەوە گازیەکان یاخود ئەوانەی بڕێکی زۆر کافاینیان تایە وەکو چای ڕەش و قاوە و ئەمانە چونکە ئەمانە بنەوەی ئەوەی کە بڕێکی زۆر لە کانزا و ئاو لە دەست بێت و زیاتر جەستە و شگوی بێتەوە بە پێچوانەوە وەکو پێشتر باسمان کرد چای سەوز و بابەتەکانی تر خواردنەوەی ئاوی ئاسایی و ئەمانە بە پێچوانەوە یاخود شیر ئەمانە زیاترە بێت یاخود ئەو کەسانەی کە زۆر ئارەزوو شیرینیە کە نوزیبکان هەیە بەکارهێنانی شیرینی هۆکارێکی گرنگە بۆەوەی کەوا بکات زیبکە لەو کەسای زیاد بکات و پێستی زیاتر هیلاک ببێت و شەکەتی بکات لەبەرەوە لە شیرینی دوورکەونەوە هەم بۆ جەستە و هەمیش بۆ پێست باشترە. سپاس دەکەین دکتۆر هێمن زەمان پسپۆڕی جوانکاری و هەروە لەگەڵی شا پێست سپاس دەکەین زۆر سپاس دەکەین کە لەم بەشە لە بەرنامەکە لەگەڵمان نبووی بەتەیچیت پرسیاری گەلێکی زۆر لەسەر پێست و لەسەر قژماوە بەڵام کاتەکەی ئەماوە نەبوو زۆر بەخێر بێ سوپاس دەکەین سپاس باش بەڵێ خۆشەویستان دیسان ناوبڕێکی دیکە وەرەگرین بۆی بتوانین بچینە بەشێکی دیکە لە بەرنامەکە فەرمونی ئەوە ناوبڕێک بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ
بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بەخوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە کاکە پەیوەند تامان کاکە ئەحمەدمان لایە کە بەهرەیەکی قورئان و توانای خوێندنەوە قورئان خوێندنێکی جوانی هەیە و جناوی باوکیشی کە هاتووە تاوان ماوەساوریا حەمید کە باوکی کاکە ئەحمەدە پێمان خۆش بیشەڵا بە خێراتیان بکەین و بزانین بەهرەکانی کاکە وریا چییە کاکە زۆر بەخێر بێن ماوەساگیان بەخێر بێن کاکە ئەحمەد و باوکیشی کاکە ئەحمەد جا تۆ ئێستا قورئانە خوێنیت ئەم قورئانە لە شاشە خەڵکی بینێ و لەگەڵیشمانە باوکیشت گوێی لێ بێ پێمان خۆشە قورئانێکی جوانمان بۆ بخوێنیت و ئینجا دوایی چەند پرسیارێکیشمان هەیە و گفتوگۆیەکی خۆشیش لەگەڵ باوکت دەکەین یاخوا بەخێر بێ کاکە ئەحمەد چەندە خۆشحاڵی کا بڕەهاتی بۆ تەلەڤیزیۆنی پێیان زۆر خۆشحاڵم ئەمڕۆ هاتووم بۆ تەلەڤیزیۆنی پێیان زۆر باشە لە چ سوورەتێک قورئانمان بۆ بخوێنی سوورەتی ڕەحمان لە سوورەتی ڕەحمان زۆر باشە کورسەکەت ئاوا مرتاحی یا بۆ بێنمە پێشترەوە مشکلەم نییە مشکلە نییە ئەمەی بۆ دابنێم باش زۆر باش بۆ دابنێم باشە بەزوا بێ بەرچاوت نەک ئەوە باشە ئەو بۆ باشە باشە زۆر باشە فەرموو کاک ئەحمەد من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجن من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان رب المشرقين ورب المغربين
فبأي آلاء ربكما تكذبان مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان يخرج منهما اللؤلؤ والمرجان فبأي آلاء ربكما تكذبان توفيق يا أخوة اللهم آمين كاكو يا بخير بيت بابزين كاك أحمد تمني سنة كاك أحمد تمني وبلين مالي 2012 بستو نوي شوالي 2012 دايق بوا خواهي قولة تمني درشكة إن شاء الله تمني و 10 سال ورويانزه زور باشا أما چون ئاوافێری قورئان خوێندن بووە خۆتان لە ماڵەوە پێتان وتووە یاخۆت ناردتانە بۆ ئەو مؤسسانەی کە تایبەتمەندن بە قورئان وڵا ئێمە بڵین کاک ئەحمەد و کاک محەممەدیشمانێدا ئەو هەر هەمویان مناڵەکان بە خۆمان هەر لە سەرەتای دامەزراندنی دەستگای نوری حکمەوە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ئێمە هەر لە سەرەتاوە بوو تقریباً 10 ساڵ 11 ساڵە بێ بۆ خۆشم و خێزانشم هەر لەوێ کارەکەین هەردووکمان هەر لەو وارەیە کارەکەین جگە لە بڵین وەکو مامۆستا و هەردووکمان هەر مامۆستاین ئەویش ئەو کارێژەکەین لەگەڵێ سەلامەت بیەخوا ئەمان هەر کە لەدایک بوون تەنانەت خێزانم بڵێن لە مانگی دووەمی لە کە لەدایکە بن هەر لەناو بڵێن بەشێکی ژیانن لەوە چە لەناو دەستگاکە ئین بۆ بێ بەسەر بەش دەبێت هەر بەشی کەیتر لەش هەنی بەرەکەتەکەیان بەرکەوتووە ڕبی ئیتر وردەوردە ئێمە بەخۆمان هەم لەوێ هەم بە خۆشمان لە ماڵی شۆ وردەوردە هەرومان لەگەڵانەوە هەم بۆ فێربوون هەم بۆ بۆی لەبەرکردنیش ئیتر لە خوا بەزێ بە خۆشی مناڵێکی ماشەڵڵا زۆر زیرەکە الحمدلله هەم لەویش لە هەردوو وارەکەی زیرەکە بخوای گەورە موفقی ماوەساوریە باسی تحفیز دەکرد لەبەرکردنێ کرد کاک ئەحمەد هیچی لەبەر قورئانیا هەر تەنها جارە خەریکی دوو جوزئی لەبەر الحەمدلله ئیتراوە بەردەوامیشە ینی بەردەوام لە ئێمە لە دەستگا لەوێ بەشی خوێندنەوەمان هەیە و بەشی لەبەرکردنیشمان هەیە لە خوێندنەوە لە جوزئی هەشتایە لەبەرکردنیش لە جزئی دوو جزئی بڵین تا ئێستا دوو جزئی لەبەرکردووە خی گەورە موفقی کە مامۆستا تا چەند گرنگە لەگەڵ فێرکردنی قورئانە بە تایبەتی بۆ ئەو تەمەنانە وردە پەروەردەشی لەگەڵا بێ چونکە بەڕاستی هەڵگری قورئان لە ئایندە ئەبێ لەگەڵیشە هەڵگری کۆمەڵی بەهای گەورە و ئەخلاقی بەرز بێ ڕاستەکەی تا چەند ئێوە گرنگی بەوا دەن لە دەستگاکەتانە کە ئەم مناڵ و مێرمەنداڵانە ئەم گەنجانە ڕۆکەنە ئێوە ئەم ئیمانی جوان بەتەچیت ئێمە لە دەستگا بڵین لە تقریبا لە تەمەنی 5 ساڵیوە تەلەبەمان لای لە 5 ساڵیوە کە بەشی بەخشەکانە تا ئەگاتە تەلەبەمان هەیە تەمەنی 7 ساڵە 65 ساڵە هەیە لە یعنی تا 7 ساڵانش بوون تەلەبەمان هەیە ینی وازی لێ نانتای خەنە قەدە وازن هەنانن یعنی لەو ئاستەوە تا ئەو ئاستە هەمانە بە پێی بوارەکانی ئەم تەلەبانە یان ئەممانی کە دێن بۆ سنتەرەکەی ئێمە گرنگیمان پێدا بۆ نمونە لە باخچە فێری سەرەتا دەرسی پەروەردەی تایە دەرسی پیتەکانی تایە پیتی حتەنانت هەندێک جار پیتە ئینگلیزیەکانیشی تایە بۆ ئەوانی کە دەرسینی باخچەمان پیتە عەرەبیەکانی تایە هەندێک جار پیتە کوردیەکانیشی تایە کە گرنگی بۆی کە فێری بەجوانی فێری هەرسێ زمانەکە ببن بەشی پەروەردەیتر لە تقریبا لە پۆلی 3 سەرەتایی و 4 سەرەتاییەوە دەرسەکانی ئێمە جیابێتەوە بە پێی قۆناغەکانیان ئەمان بڵین بۆ وەکو پۆلی سەرەتایەکان دەرسی تەجویدی تایە دەرسی قاعدەی نورانی تایە بۆی کە بتوانانی بەجوانی پیتەکانی عەرەبی و دەرچەی پیتەکانی عەرەبیش فێر ببی چونکە پێویستە بۆ فێربوونی زمانی عەرەبی و هەروەها دەرسی پەروەردەیشمان کردو بە قۆناغەوە یعنی چەند قۆناغێکمان هەیە لە دەستگا لای ئێمە هەر قۆناغی یەک بۆ پۆلی 4 دەستپێکە قۆناغی 2 بۆ پۆلی 5 و 6 دەستپێکەیتر بۆ قۆناغا ئەچێتە سەرەوە تا قۆناغی زانکۆمانی و قۆناغی گەنجانمان هەیە بە پێی قۆناغەکان دەرسەکانی پەروەردەیشمان بۆ جیاکەینەوە زۆر باشە کاک ئەحمەد ئێستا کە هاتی بۆ ئێرە بۆ تەلەڤیزۆن بە چەند هاوڕێ و کەسوکاری خۆت و تۆ لە تەلەڤیزۆن سیرمانکە بە زۆربەی هاوڕەکانەوە تۆ عایلەکەشمان وت پێت خۆشە کە ئێستا ئەتبینن لە تەلەڤیزۆن قورئانە خوێنی باشە تۆ لەگەڵ هاوڕەکان تا هیچ جارێک هانیانە دەی بۆی لەگەڵ تا
بێن فێری قورآن ببن و ئەوەی کە بۆ خۆتی زانی پیان بڵێ هاوڕەکانم زۆربیان لە سنتەری نووری حیکمان پێم وچوون یعنی ئەوان هاوڕەکانی مەکتێبیشم هەمویان ئەڵێ من ئەلێم لە قورئانە و ئێوەش بوونان ئەڵێ ئێمەش بزانین بە دایک و باوکمان ئەڵێن دێ ماوەساوریە کاریگەری ئەم دەرس خوێندنەی لە نووری حیکمە قورئان و پەروەردە و ئیمانە کاریگەریەکانی بۆ خوێندنی قوتابخانەی چەندێ زۆرە و چەندێ سوودی لێبینیوە وڵاهی بۆ نمونە ئێستا بەتایبەت لە ڕووی زمانی عەرەبیەوە و دەرسی ئاینشەوە بەتایبەت ئەو دوو دەرسە من بردومە بۆ خۆشم لە پۆلی بڵین لە ناوەندی دەرس ئەڵێمەوە بردومە بۆ ناوەندی بوو پۆلی 8 و 7 و ئەوانە ماشەڵڵا لە ماڵەوە زۆر گرنگی ینی دەرسەکانمان چونکە پەیوەندی بەو دەرسانەوەی عەرەبیەکەی زۆر تیازاڵە تەنانەت کتێبەکەیان بۆ تەرجەمەکە کتێبی ئەوانی پۆلی 7 و 8 و 9 بردوون من بۆ خوێنم یان تەلبێگە خوێنێتەوە ئەم بۆیان تەرجەمەکە ماشاءڵڵا زۆر کاریگەری زۆرە مەمەسا ئێوە مادام ئەزمونێکتان هەیە لە بواری ئەم شێوە پەروەردە ئاینی هەیە چ تەمەنێک زۆر گونجاوە بۆ ئەوەی کە مناڵ بنێری بۆی فێری قورئان ببێ فێری بەها بەرزەکان ببێت چ تەمەنێک زۆر گونجاو بۆ ئەمە ئێستا بۆ نمونە ئێمە لە بەشی باخچەکان و بەشی پۆلی هەمانە باخچەکان هەمانە پۆلی 2 هەمانە پۆلی 4 جاری وایە کەوتوتە سەر تەلەبەکە خۆی هەیە ماشەڵڵا زمانی زۆر پاراوە بەتایبەت بۆ فێربوونی قورئان هەیە بەتایبەت ئێمە لە پۆلی 4 وەریەگرین پۆلی 4 پۆلی 3 بەڵام جاری وایە پۆلی 1 پۆلی 2 سەرەتاییە زمانی ماشەڵڵا زۆر پاراوە بۆیە ئەو تەلەبانیش سێکی ئاستی زیرەکیان بەرزترە لە هەندێک تەلەبە ئیتر ئایا بۆ خۆی وایە وەکو بڵێن یاخود لە شوێنێکتر گرنگی پێدراوە لە ماڵەوە گرنگی پێدراوە سەرەکەی زمانێکی پاراوی هەیە بۆ یەکسەر ئەو تەلەبانیش وەرەگرین کە پۆلی 2 جاری وایە 3 بەڵام بەعام ئێمە لە 4 تەلەبە زیاتر وەرەگرین بۆی کە زمانی تاواو کراوە پاراوە بێت بەڵێ ماوەسا بەنسبەت حیفزی قورئان ئایا قورس نییە بۆ مناڵ ئێوە لەو نووری حیکما ئیشەکەن یعنی هیچ مناڵێک هەیە کە توانای لەبەرکردنی نەبێت یاخود زەعیفێ یا تااقەتی نەمێنێ لەبەری بکات واللهی لەوە چێ بەعکسەوە بێ یعنی من ئێستا بۆ نمونە هەر ئەم ئەحمەد کە هەندێ بەتابەت جوزئی بەقەڕە لەبەرشی نەکرو ینی نەچۆسە قۆناغی لەبەرکردنی بەقەڕە بەڵام ئێستا بە خۆن لە ناو سارەکە هاتین وێرە سێرەکەم ئاەتەکانی ئەڵێتەوە هەل بە لەبەرکردن ئەیڵێتەوە یعنی مناڵی زۆر باشە بۆ لەبەرکردنی قورئان زۆر باش مامۆستا سەبارەت بە دایک و باوکەکان ئەگەر لێرەوە ڕوو بکەینە دایک و باوکە بەڕێزەکان ئەوانەی کە تاکو ئێستا مەسەلەن بۆن مناڵەکانیان نەناردووە بۆ هەندێک لەو موسسانە لەو دامەزراوانەی کە تایبەتمەندن بە بابەتی قورئان و ئەوانە تا چەند ئێوە ڕێگا دەستانەیە یاخود حەد دەتوانن حەجمێکی باش لە مناڵان و لە مێرمنداڵ و لە گەنجان وەرگرن ینی چەندێ بۆ ئێوە گرنگە چونکە هەندێک لە دایک و باوکەکان ڕەنگە جاری وای هەیە ئەڵێش مؤسسەیەکی وانە شوێنێکمان لێ نزیک نییە ینی تا چەند ئەو سنتەرەی ئێوە دەتوانێت زەمانەتی ئەوە بکە کە ئەوانەی کە حەزەکەن ئەو دایک و باوکانی کە پیان خۆشە مناڵەکانیان بنێرن بەوەی فێری قورئان خوێندن ببن ئێوە توانن وەریان بگرن بەس کاک هەت لەسەر ئیزافە بۆی جنابێشم لەو کاتەوە کە کۆرۆنا دروست بووە سنتەرەکانی جنابێشتان دیارە هەر بۆ جۆرەیە ئێستا ڕێگەیەکی تازەی شتێک ئەویش ئۆنلاینە ینی مەرج نییە هەموو تەلەبێ بچێ بۆ ئەوێ بۆ دەرس خوێندن لە ڕێی ئۆنلاینی شو هەر کۆمەڵێک تەلەبە و گروپاتی زۆر هەیە کە قورئان خوێن ئایا چەند ئیسفادتان لەوە کردووە کە ئەگەر شوێنەکەش بەشنەکە ئێوە بە ڕێگەی ئۆنلاین دەرس بڵێنەوە وڵا ئێمە پێشتر لە کاتی کۆرۆناکەیە بە ئۆنلاین هەندێک بەکارمان هێناەوە بەڵام ئێمە چونکە بەتایبەت قورئان خوێندنەکەمان پەیوەندی بە ڕیوایەتەوە هەیە ڕیوایەتش ئەبێ ڕوبەڕوو لەگەڵ کەسێکی گوێی لێ بگریت بۆی کە هەڵەکانی بۆ ڕاستکەیتەوە سەی دەموچاوێکی سەی بڵێن دەرسی پیتەکانی مەخارجی پیتەکانیەکەی ئینەکەوە هاتووە ئەبێ ڕوبەڕوو بێ بە ئۆنلاین نەبێت یعنی ئیسفادەمان لێ کردو هەندێک ڕووی ترەوە بەڵام لەو بەتایبەت لە ڕووی خوێندنی قورئانەوە پێویستە کەسەکە لە بەرامبەر تە ببێ کە بزانی مەخارجی پیتەکانی بەتایبەت چۆنە هەروەش هاتووە خۆی ڕیواتەکەەوە هاتووە کە کەسەکە ئاوە گوێی لێگرتو بەرامبەری هین بووە دەستان خۆش بێخوا ئەی شوێنتان هەیە مەجال هەیە بۆی کە تەلەبێتتر ئەو دەستگای ئێمە تقریباً 5 قاتە شکر وەخوای گەورە هەموویمان بەکارهێناوە لە قاتی ژێرزەمینەکە و گرێت تا قاتی
آخر کات هی کۆڕکۆبوونەوەکانمان هەیە هەندێک جار ئەوێش بەکارێنین هەموو تاقیەکانیشمان بەکارهێناوە یعنی لە شەمەوە تایەتەوە جومعە لە هەمووی بەکارێت بەیانیان و نیۆڕۆن بەیانیان نیۆڕۆن هەموو ڕۆژەکانیمان بەکارهێناوە ئیتر بە پێی بڵێن تەلەبەکانمان ڕۆژی شەممان زیاتر بۆ ئەو کەسانی کە مۆزفن و کاریان هەیە دەوامیان نیە ئەو ڕۆژە زیاتر بۆوانی بەکارێنین مامۆستا ئەی تا چەند ئێوە لەگەڵ فێرکردنی قورئان و گرنگی دان بە تەجوید و ئەوانە گرنگیش بە لایانی دەنگخۆشێدەن چونکە دەنگخۆشیش بۆ خۆی بۆ قورئان خوێن زۆر گرنگە چۆن دەنگخۆشی پەروەردەکەن لە مەسەلەن مناڵێکی وەکو کاکە ئەحمەدە ئێمە وەکو مامۆستاکان بڵێن لەوێ سەیری تەلەبەکانەکەین زۆر جات هەندێک تەلەبەی هەیە سەرنجمان ڕاکێشە بە تایبەت هەستەکەی دەنگێکی خۆشی هەیە توانایەکی باشی هەیە ئەو تەلەبانە جیاکەینەوە بە تایبەت لە کاتی بۆ نەکانمان بە تایبەت بەکاریانێنین کە ئەوانە دێن قورئانمان بۆ خوێن هەمانە تەلەبەمان لەخوا بەزیای بە کۆمەڵێکمانتیایە مەسەن دەنگیدن زۆر خۆشە گەشتونەتە ئاستی نەودەوڵەتی ئەوەنە دەنگیان خۆشە ئیسفادە لەوانەیەکەین بۆ خۆشمان زیاتر ئیسفادەی لەکەین و خۆشیان ئیسفادەیەکەن ئەچن لە مەسەن لە کۆڕە قورئانەکانە سەرەکی قورئان خوێن یاخود لە هەندێک مزگەوتە ئەچن بەشداریەکەن بەتایبەت لە تەراویحەکانە توێژ نوێژەکانە بەکارێنن بۆ چووکە دەنگیان خۆشە و قورئانێکی باشە زانن بابزانین کاکە ئەحمەد پێت خۆشە هەندێکیکە قورئان بخوێنیت حەزەکەی بەس ئەم جاریان کەم بخوێنە بۆی هیلاگنەوی باشە نەفەرموو ئەم جاریان بەتەمای لە چ سوورەتە بیخوێنیت سورة مزمل باش فرموو بسم الله الرحمن الرحيم يا أيها المزمل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا إنا سنلقي عليك قولا ثقيلا إن ناشئة الليل هي أشد وطئا وأقوم قيلا إن لك في النهار سبحا طويلا واذكر اسم ربك وتبتل إليه تبتيلا چەندی خۆشحاڵی کە باوکش لێرێ و قورئان خوێنی لە ماڵەوە هیچ جارێک قورئان بۆ خێزانەکەتانە خوێنیت زۆر خۆشحاڵم کە لێرە قورئان خوێن لە ماڵەوە زۆربەی جار قورئان یعنی ڕۆژێ نەبێت ڕۆژێ لەسەر ڕۆژێ یعنی ڕۆژێ ئەخوێنم ڕۆژێ قورئان ناخوێنم هەندێک جار هەیە لە بۆنەکانیشمان ئەوەی کە لە عایلەی خۆمان نایکەین لەوانەیە قورئان نەخوێنی ئافرین دەست خۆش مامۆستا تا چەند گرنگە ئەمانە کە فێرەکرێن وەزەم چەند خولەکێکمان ماوە لەلای ئێوە فێرەکرێن ئەوەی کە کاکە ئەحمەد وتی چاری وایە لە بۆنەیەکی خەزانیە یا مەسەلەن بۆن منە بۆنەیەکی مەکتەبە وەکو هاندان یان ئەچی بۆ سەیرانێک کەسی چووکە کاکە ئەحمەد بێنیت چەند هاتێک لە قورئانی پیرۆز بخوێنێت چووکە ئەوەی کە گوێی لێ بێ ینی ئەما بێ بە هاندانێک بۆ ئەویش چەندێک گرنگە یانی ئێوە چەندێک گرنگی بە ئەوە دەنانی واللهی ئێمە بەپی جاریوە لە کەسوکارەکانن ئەپرسین مەسەن بۆ نەیەکمانەیە تەلەفۆن بۆ باوکو دایکیەکەین حەزەکەین ئەم خوێندکارە بەشدار بێ لەم بۆنی ئێمە و قورئانمان بخوێنە هەندێک جار باوکەکان پێیان خۆشە و یان کاتیان نییە یان کاتیان هەیە ڕێگامان پێێن و هەندێک جار بۆیان ناگونجێ زۆر جار مەسن بۆ نەیەکمان هەیە بۆی ناگونجێ باوکی یاخۆ تەلەبەکە بێنێ بەتایبەت ئەمان بۆ تەلەبەکانی هاندانێکی زۆرە دڵنیا بە ئێستا ینی کە ئەم بەشداریەکە لێرە هاندانێکی زۆر گەورەیە تەنانەت بۆ هاوڕەکانیش و ئانیش کە ئەیبینن هەر هاندانێکی زۆر هێنا کە ئەوانش بێن بەشدار بن وەکو کاکە ئەحمەد و فێری قورئان بن و لە بۆنەکانە قورئان بخوێن سپاسدانەکەین مامۆستا وەلیا و کاکە ئەستا خۆش بێ سەرکەوتوو خۆلیتان دەسێنە مناڵانە ئینشاءڵڵا خی گەورە موفقتان بەڵێ خۆشەویستانە چینە ڕکلامێکی بازرگانی و ئینشاءڵڵا لەگەڵ ئێوەی خۆشەویست هەر بەردەوامە بین تاکە
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمان هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو و ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عەتار یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاقی بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوەکاتێ و هەر شۆنێک لێی بنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕێکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریا ناکەوی. باش دایگەنی ساڵەسم. کوڕم هەسەوابان نییە. پارشێو ناکەم. ئەمە ڕۆژێک بەڵێ بەڕۆژوو. ڕەمەزان وەک ڕێکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەربگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجیناڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بەخوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عازیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. گرفت
گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیسبوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس پیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لە یەکادا هەم جلەکانت بۆ شووە و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆڵ. ئەمانە و چەندین تایبەتبەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کاک شێخ ڕۆژانێکی شەوانێکی زۆر گرنگمان لە پێشماوە ئەویش دەشەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەو دەشەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ها مێزەرەکەی بۆ تون کردووە خۆی بۆ گورجوگۆڵ کردووە شتۆنەکەی تون بەس کەواتە پێویستمان بەوە هەیە کە ئەگەمان لەم دەشەوە بێ و ئەم دەشەوە نێڵین بەڕاستی بە ئاسانی بڕوا. ینی زانایەک جوانە فەرمیێڵێ تۆ محاولە بکە لەو دە ڕۆژەیە هەموو ڕۆژێ شتێکت کردبێ مەسەلەن بۆن منە هەموو ڕۆژە پارەیەکت کردبێ بەخێر هەموو ڕۆژێ مەسەلەن چاکەیەکت لەگەڵ دایک و باوکتا کردبێ لەگەڵ دراوسێتا کردبێ لەگەڵ کەسێکا کردبێ خۆ ئەگەر بێت و ئەم چاکەکردنەی تۆ هاوکات بێ لەگەڵ شەو ڕۆژی ئەوەی کە پێگوترێ لەیلەة القەدر ئەوە تۆ بە درێژایی 83 ساڵ تۆ چاکە کردووە کەواتە زۆر گرنگە ئاگەمان لەم دەوشەوە بێ. خواگەی لێمان بێت اللهم ئامین. خوا تەوفیقمان بات کە ئەم دەشەوە زۆر گرنگە ئینشاءالله بە نسیبمان بکات بەڵکو لەو کەسانە بین کە خوا خۆشمانیەوێت و خۆشی ویستوین تا بە نسیبمانی کات چکە کە خۆشی ویستی زۆر شتە بە نسیبەکە یەکێ لەو شتانە شەوەکانی قەدرە و هەر سەعاتێک لە سەعاتەکانی ئەم دە ڕۆژەمان بۆ بکا بە قەدر ئینشاءالله لە سبەی ئێوارەوە ئینشاءالله دەست پێکات چکە گەر بە 20 حسابی کەین ینی لە 20 ڕەمەزانەوە کاگەر شەوەکان هەمووی نەپچڕێنی هەر کەسە بۆ خۆی کاک پەیوەند بتوانێ لە ماڵەوە بێت لە مزگەوت بێت لە دەستگایکی وەکو کەناڵی ئاسمانی پەیامە لە هەر شوێنێکیا کێ لەم بەرنامانە ئەگرێت بتوانێت ئیسفادەوەی لێ بکات کە قورئانێکی مەزبوطی هەبێ بیخوێنێ ئەوانەی قەت قورئان نازانن یعنی بەلای کەمەوە ئینسان لەم دەشەوە ڕۆژی جوزی قورئانی هەبێ زۆر شتێکی باشە ئەوانەی قورئان نازانن با سورتی فاتحە خۆزانن دی با 20 جار 30 جار سورتی فاتحە بخوێن و خۆ جوزیەکە کات ئەوانەی ئەو خوشکە بەڕێزانی کە ناتوان قورئان بخوێنن با زیکری خوا زۆر بکەن سڵاوات بن کە ناتوان قورئان بخوێن و نوێژیان لەسەر نییە هەتوان سڵاوات بن ئەستەغفر الله بکەن الحمد لله بکەن سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اكبر ولا حول ولا قوه الا بالله العلي العظيم چەند گەورەیە تۆم ذکرانە بە ژمارەیەکی زۆر کەثیرە ینی ژمارەیەکی زۆر بیانڵێ ئەو فەرمودەی پێ چەند جوانە کاک پەیوەندە فەرمێ هەر کەسێ بڵێ سبحان الله وبحمده عدد خلقه ورضا نفسه وزينة عرشه ومداد كلماته يا ربي حتى هەندێک لە دۆستانی خوا و لە عولەماکانە فەرمون ئەبەدەن دائیمەن دوایەوەش یعنی هەتایە ئەم زیکرە یعنی ئێمە مردوین ڕۆیشتوین زیکرەکە هەر بەردەوام خێر و چاکە بۆ ئێمە ئەڕوات وەک ئەوەی لە مەلای عەلا ئەمە مناڵێکی وەجاغزادەی پاکی نورینە بەردەوام چاکە بۆ تۆ ئەنێرێ چکە خوای گەورە زۆر دەوڵەمەنە لەبەرەوە وەختی تۆڵی سبحان الله وبحمده یا سڵاواتێکە یاڵێ عدد خەلقه خوایە ئەمە پێم خۆی فێرمانەکە فەرمێ بڵێن بعدد خەلقه بە ژمارەی مەخلوقاتی یا رب العالمین سبحان الله بە ژمارەی هەموو مەخلوقاتێ صلوات لە دیداری پێ وسلم عدد خلقه ورضا نفسه ڕاستی بوونی خوا بێ ڕاستی بوونی خوا بە چی کۆتایی بێ ومداد كلماته وزينة عرشه بقت قرسایی عرشم بۆ بنووسە خوایە خوا بۆ دەنووسێت ئێمە وازانین ناگونجێ خوام چاکە زۆرە بنووسێت من کاک پەیوەند شتێکم بینی لە هینا مصحفێکم بینی یەک دوو جار باسم کردووە
یەک جاریش مصحفم بینیوە نەک دوو جار یەک جارە مصحفم بینیوە ئەلە خۆ پێم خۆش نەبوو مصحف وا بنووسێ لە بەرامبەر ئاەتەکانە کە دیێڕەکە نەنووسرا بوو ژماری چاکەکانی نووسرا بوو وتم ئەم ئوسلوبە بەکارهێنانە لەگەڵ قورئان لەگەڵ مەدلولێک قۆڵ و پڕماناکانی دوعا و زیکری خوا و یادی خوا ئەمانە ناگونجێ چونکە تۆ تەسلیمی خوایەکەکەی بەڕەها دەوڵەمەندە یعنی بێ سنوور دەوڵەمەنە باشە ئیتر تۆ بۆ تەحدیدیەکەی ئێوە تەحدیدە خۆی بۆ خۆی نەوعێ لە کێشانەی دنیایی تیایە من کیلۆیە هین ئێمە تۆژەوە 2000 بای ئەوەنە تەشبیه نەبێت ئێمە وا مامەڵە لەگەڵ خوا نەکەین هەتا زۆر جار کاک پەیوەند نەزەرمان زۆر نەچێتە سەر ئەجرەکەی ینی ئەمە ئەم شەوە 82 ساڵ 83 ساڵ ئەجرمان بۆ نووسێ خوای گەورە ئەوەنە دەوڵەمەنە ڕەنگە هەموو شێکمان بۆ بکا بە لەیلەتە قەدر خوای گەورە لە ڕۆژی قیامەتە فەرمێت لە مەحشەرە شتێکە کات هەرچی بەشەریەت هەیە واقعی وەڕەمێنێت یەکەم لە عەفوە دووهەم لە ئەجر و پاداشتەکە بۆ خەڵکیە نووسێت سێهەم لە شەفاعەتە کە شەفاعەتی قورئان شەفاعەتی پێغەمبەر شەفاعەتی پیاوچاکان شەفاعەتی سەحابە شەفاعەتی ڕەفیقێکی چاکە شەفاعەتی شەهید بۆ 7 کەسی خزم و کەسوکاری شەفاعەتی ئەم داروبەردێم دام و دەستگایە بێ بە شەفاعەتکاری ئینشاڵڵا بۆ دەست و قاچمان شەفاعەتەکە ئەی بۆ دام و دەستگاکە ئینشاءڵڵا کەواتە کاک شێخ تۆ خۆت ئامادەکە ئینشاءڵڵا بۆ دوعاکانت من سەرێک لە شێفەکە ئەدەمەوە ئێتر پێشە چێ وردە وردە بەرنامەکە ڕوو لە ئینشاءڵڵا شێف نەریمان هەموو شتەکانی ترتیب کردو ئێستاوانە حەزرە شێف سلام علیکم سەرچاو بەخێر بێتەوە ئێمە پێڵێن بابۆڵە بابۆڵە دروست کردو ئەمڕۆ ئەمە بابۆڵی هینەکە بوو ئەوەی چیمان پێوت تاکیتۆسەکە بوو تاکیتۆس زۆر باشە ئەی ئەمان چییە بوو ئەمە وتمان ئەمە ماکەرۆنی بە سۆسی بەشەمێل یعنی تۆ ماکەرۆنەکەت ئاوا لێ کرد وەمزانی وەکو سوپ و ئەوانە ناوەڵە ئەمە سوپەکەیە سوپەکەمانەوە حەزرە بێت ئەتۆ وەرە شتێک ئەمان لە سەرتاوە بۆ بڵێرەوە لە سەرتاوە ئێمە ماکەرۆنی مانەیە ماکەرۆنێکە ئەوکولێنین باش کە کوڵانمان دوای قیمەی بۆ سوورەکەینەوە پاڵەوێن و ئاوەکە بەڵێ ئەمە سەرەتا کوڵان دوای ئەیکەینەوە پاڵی بڵێن باش جارە با بڵێت تاوان ئەمە قیمەمان هەیە لەگەڵ پیازە قیمە پیازەکەی بۆ سوورەکەینەوە لەگەڵ پەنیراتیەکەن پەنیری بووک بێ یاخودار پەنیرێکی تر بێت تۆ سەرەتا گۆشتەکەت کردوتە ژێرەوەیە جارە سۆسەکەم بۆ داناوە سۆست بۆ دانا سۆسم بۆ داناوە لە ژێرەوە ئەو سۆسی بۆ دروست کرد سۆسی بە شەمێلەکە بۆم دروست کرد بڵێ سۆسی بە شەمێلەکەش تا پێتەڵم چۆنە کەرەیە شیرە ئاردە سۆسی بە شەمێلەکە تێکەڵێکی تو بەڵێ تێکەڵێکە تو جوان نە ئەسارەنا لێرە بس گەرمی کرد لێرە لەسەر ئاگرە بێت باش کەرەکە گەرمەکەی دوای ئاردەکەی تێگەیت کە ئاردەکە و تێگر دوای شیرەکەی تێکە شیرەکە و تێگەری دوای خستە بێتەوە ئەمێ بە سۆسێکی بەشەمێل ئەوە سۆسەکە لە ژێرە ودان سۆسەکەم لە ژێرەدان دوای ئەوە ماکەرۆنەکەم ماکەرۆنەکە دوای ماکەرۆنەکە ڕشەهینم تێگەر پەنیرم تێگەر پەنیری مۆزەرەلا پەنیری مۆزەرە دوای ئەوە ئەنجا قیمەکەم کردە ناوەڕاست ئەنجا دوای جارە چیکە ماکەرۆنەکەم بەسەرا کردەوە دوای سینم کرد پەنیرم بۆ داناوە پەنیرت بۆ داناوە ئامان زەڵاتەکە بەڵێ فەتوش ئەمە فەتوشەوە نیە باشە ئەمە لە چی پێکاتوە خەیارە تەماتەیە کەلەرمە کەلەرم و کاوش جێزەریشی تیان سوێدیشم بەس ئەو هینە بەڵنگ لەگەڵ نانی سووریەکانە ئەو نانە بۆچی ئەو نانە بۆ ینی فەتوشەکە ئەمەیە خۆی ئەمە ناوەکی فەتوشە ڕاستە ترکە فەتوش ئەمە بەسەر پێڵم فەتوشەوە زۆر باشە ئەی ئەمە چییە ئەوە سۆسە سۆس ئەوە سۆسی ئەمە توان ئەماهی ئەمە دوای بە ئەمەوەی خۆی بەڵ ئەوهی مەسن ئەمە بەکارێنیت سۆسەکە لەگەڵ ئەمای خۆ سۆسەکە لە چی پێکاتوە سۆسەکە تەماتەیە نیسبەتێکی کەم جێزەرە هەرابێتەوە معدەنووسە پیازدە دوود دەنەک سیرە تا ئەمان خۆ ئاسارە کردو ئەمەشم ئاسارە کردو بەڵ لە ئاسارمە ئەمە ئاسارت کردو ئێستا ئەمەی کە من پێڵم بابۆڵە بەڵێ چی تایە ئەوە مریشکی تایە سنگی مریشکە سنگی مریشکی تاوە لەگە پەنیرە ئەگەر هێچێک لە ماڵەوە دروستی کاتەوە چۆن بە خێرایی پێ بڵێن ئەوای لێ بکە چۆن بە خێرایی ئێمە پێکاتەکەشمان هەرداناوە لەسەر ئەزانم پێداناوە بەس ئەزانچی ئەوە نەمان پێ ئەڵێن ئەمە سەرەتا مریشکەکە بێ کوڵێنیت بیکوڵێنیت کە کوڵانە جوان شیەکەیتەوە مریشکەکە کە شیو کردەوە دوای چیەکەیت پەنیری تێگەیت پەنیری مەزەرەلا و پەنیری بووک بێتتر هەر پەنیرە جوارە پەنیرێک بە تێکردەوە کە تێگەیت دوای ئەی پێچیتەوە جوانزانی
شێف نەریمانەزانی من بۆ ئەوە تەکی دەکەمەوە وەڵام بێنەرەوە یعنی ئێستا تۆ بیرکەرەوە خاتونێکی بەڕێز ئێستا بەرنامەکە بینێ پێشتری نەبینیوە زۆر ڕاستە دەیەوێت ئێستا بزانێت کە ئەمەی تۆ دروست کردووە چۆنە دروست کردووە لە چی دروست کردەوە بۆ ئەمە زۆر جار تەکی دەکەینەوە بۆمان بڵێنەوە ئەی ئەم دوو هینێکێک ئەیبینی ئەمە مایۆنوسە ئەمە سۆسێکی مریشکە سۆسی مریشک ئەمەش هەر خۆت دروست کرد بەڵێ باشە سوبەکەمانەوە سوبەکە شتێکی بەڕاستی سوبەکە بەڕاستی ئەمە خواردنی منە ئەو سوب ینی من زۆر پێم خۆشە ئێواران سوپ هەبێ ئەم سوپانە بە تایبەتی ئەو سوپە حازرانەی نییە کە ڕاستێکێکە لە دوکانەکانی وشکە و ئەیکەنە ئاو نازەم شتێک دەچێت ئەوەی کە بە خۆ دروستەکەی لە پێکاتەیە کە پاکوتەمیز و ینی لی دڵنیایت بابزانین ئەی ئەمە سوپی پیازە سوپی پیاز خەوەڵای پیاز کاڵی هێنەوە زانی ئەم شتانی لێ دروست ناکرێت ئەم پێکاتەکەی چی و چین پێکاتەکەی بریتە لە پیازەکە جوان وردەکەی سەرچەکەی پیاز بەڵە سەرشەکەی پیازەکە جوان وردەکەی 4 سەلک کە وردەکرد جوان سوورەکەیتەوە لە ناو کەرەیە لەگە کەرەوە ڕۆنا بەڵێ ناو کەڕۆناکە جوان سوورەکەیتەوە کە سووری کردەوە دوای یەک تۆ شیری تیەکەی نیسبەتێکی کەم نیسبەتێکی کەم شیری تیەکەی دوای ئێمە چیمان هەیە ماجی خزراواتمان هەیە ماجی سەوزەواتمان هەیە ماجی سەوزەواتی تیەکەی ماجی سەوزەواتی تیەکەی لەگەڵە دو ئەو جێزەر تۆزە جێزەری بۆ دوور جێزەری لە ڕنایە بوویت ئەکەی بەسەر لەگەڵ یەک تۆز مەدەنووسە ئەمە دەرەچێت سوبێکی جوانمانەیەتی و باشە ئەو پیازە تۆ کە سووریەکەیتەوە چۆن دوای ینی هینە بێ ئاو وردە بێ ئەوە سیستاش پیازەکە دیارماوە بەڵێ ینی ناکرێت زۆر سووریکەینەوە نابێت زۆر سووریکەیتەوە بێت یعنی پیشە بەتاوەتی بۆ شێوازە ئەندازەیەگە بێت کاڵی بمێن بەڵێ تۆزە کاڵی بمێنێت زۆر باشە دەست خۆش بێ هیچ ترمان ماوە ناهیچمان بەس ئەمڕۆ خواردنیشی بەسیت و شتێکی باشە کەواتە بەیەکەوە هەردووکمان خواحافیزێتی باشە من لە پێشان خواحافیز باشە بەڵ خۆشەویستان بەم شێوەیە بەرنامەی ئەمڕۆژمان بە کۆتا گەیشت هێشتا دوعاکانمان ماوە کە بەشێکی گرنگی بەرنامەکەیە بەڵام ئەوەی بۆ من ماوەتەوە لێرە تەناخوا حەفیزیە هیوادارمە و بەرنامەی کە پێشکەشمان کردن ئەمڕۆ لەگەڵ شێخی برام و هەروەها شێفی برام ئینشاڵڵا بەدڵی ئەوەی خۆشەویست بێ ئێوە سووتان لێ وەرگرتە بێ هەم لە ڕوانگە ئیمانیەکەیەوە و هەم لە ڕوانگە تەندروستەکەیەوە و لە بواری خواردنی شای شەڵا سوودێکمان پێگان بێ و ماڵتانەوە بێ و خواحافیز بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار يا رب خويج يا أرحم الراحمين يا كريم يا حي يا قيوم برحمتك نستغيث اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنه خوايا تخوت لي خوشبونش لي خوش تو الرحمن نابي بيروزي الرحمن على العرش استوى ناو صفات كان هموي رحم بزيلي أجوري داوال ليكن يا رب العالمين لم إوار مباركي روجي هجدي رمضان كاشكين وبسر نوزدي رمضان يا رب العالمين همو روجو كان اللي قبول كردبي توفيق من بلسر تواو كردني مانجي بيروزي رمضان ورقرتني أم مانجا مباركة لمن يا رب العالمين هداية يا ربي خوايا أجر تو هداية نبخشي بشين بولاي كدا وهداية كي أو نعمة بأي ما بخش غيري تو كي همو نعمة كانت تبخش غيري تو لامو شركة وساعات ومانقو روجكانا بمليونها ومليارها نعمتي تدا باري بسرية
شكر و سپاسی بەپایان بۆ تۆ یا ربی خوایە ئەستەغفر الله ئەکەین و داوای لێ خۆشبوو نەکەین لەوەی کە ناتوانین شکریم هەموو نیعمەتت بکەین بناگرین بە تۆ یا رب العالمین لەوەی کە نەفس و هەوا و شەیطان و ئارەزوەکان لە بیرمان بەرێتەوە کە ئەمانە نیعمەتی تۆ بنا بە تۆ گرین نیعمەتەکان بینە پاڵ هەچ کەسێکی تر یا رب غەیری تۆ خاوەنی نیعمەتەکان تۆ ئەی بەخشیت تۆ زمانێکیشمان پێبەخشی کە فێری شکر ببێ فێری حەمد و سپاس و سەنای تۆ ببێ یا ربی زمانێکی شاکرمان پێ ببەخشە دڵێکی شاکرمان پێ ببەخشە یا رب العالمین ئەندامەکانی جەستەمان فێری عیبادەت و دەست بەرزکردنەوە و سوژدەبردن و نێوچاوانمان بەر سوژدەکان زۆر زۆر بکەوێ یا رب تۆش قبوڵی بکەیت و وەری بکەیت لێمان خۆش ئێمە عەبدی تۆین و داوای لێبوردن لە تۆکەین لە تەواوی هەموو گوناهەکانی عومرمان تەمەنێکی زۆر زۆرە ئێمە گوناهە چێنین خوایە سەوز دەبێت لە ژیانمانە سەوز دەبێت بە عەفو و مەغفیرەتی تۆ یا رب العالمین داوا لێکەین تەوبە ئەچێنین و لە ژیان و قیامەتمانە بەربگرێ یا رب یا ربی خوایە ئەستەغفر الله کانمان وەربگرە و بەرهەمی هەبێت یا رب بۆ دنیا و قیامەتمان ئەوانەی هەر دوعا و پاڕانەوەیەکیان هەیە دوعا و پاڕانەوەکانیان گیرا بکە ئەوانەی نەخۆشن شیفایان بۆ بنێرە ئەوانەی دەردەدارن بە هەر موسیبەت و ناڕەحەتیەکەوە یا رب العالمین موسیبەت و ناڕەحەتیەکانە لەسەر لابەرە یا ربی شیرینی ئەم بەربانگە ببەخشە بە هەموو ئیمانداران و بە ئێمەش یا رب شیرینێکەش عەفو و مەغفیرەت بێت کە ئەڕژێتە ناو دڵمان و دڵمان خۆشەکات شیرینی بەربانگ و سەحەر و پارشێوەکان یا رب العالمین ببەخشە بە ئێمەی ئیماندار و سەرجەم بینەران و خۆشەویستانمان یا رب سەرجەم ئیمانداران و مسلمانان هەر کەسێ هەر دوعا و پاڕانەوەیەکی هەیە هەر تکایەکی هەیە لێی وەربگرە اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين سبحان الله